یارانە کوردەوار و وەختتان وەخەیر. ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە وتمان کە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ واردە دەوران اتفاق بوو و دیبەیتەکان اتفاق دەستیان پێکرد. اتفاقات و ڕوخدادەکانە کوردەوار جۆرێکەچێتە بەرەو کە پرۆسەیە ئێمە تەکمیل ئەکا. لە دەوران اتفاقا قرارە ئەم ئومەتە کوردیە بە یارمەتیە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ اتفاقە خۆ بخە. ئەوەی کە لەم دەورانە هاتە سۆراغە ئێمە داستانێک بوو کە من لێو دووە دوێ شەو لە ناو نیانیانە پێگەیم. ئەویش داستانە دادگاهە ئومەتە کوردیە و ئەمانە لە ژێرە دیبەیتەکان و لایڤەکانە دادگاهە ئومەتە کوردین، چون لەگرا ئومەتە کوردیەکی محاسرەکریاگە وێران بوو کە بەدەسە کۆرپۆریشنەکانە سەرزەمینە خۆی غەریبەهایە کە هاتنەم سەرزەمینیانە گرت و وجود ئینسانە کوردی و ماهیەتە سەرزەمینیان لێسەند و یەکسری مؤسساتیان دانیا لەسەری و خودە ئەم ئینسانانیانە کردە کارمەندی بۆ سەرکوب بە خۆیان و مەتن و ئەساسنامەیان هاورد ئمڕۆ لە ڕێگەی مؤسساتە کانیان و خەریکن ئیدارەی سەرزەمینە ئێمەکەن. ئێمە لە چوارچێوەی دادگاهە ئومەتە کوردیە و کەیسە مەرگە مەشکوکە ئاغایە سامانە جرجیش سامانە بێفەر ئەمڕۆ دووبارە یەکسری دەنگ و یەکسری مەسائلێکی تر لە تەرەفە خانەمە گوڵاڵەیە کەمانگەرە و مەترەح بووگە متهمە ڕەدیفە ئەووەڵ ئەم داستانە. ئیشان یەکسری دەنگی بۆ من هەناردگە لە مەسەنجەرەکەی خۆمەوە. من ئەم دەنگانە لێ ئەدەم بەر لەوەی هیچ تەحلیلی بکەم. ئەمە دادگاهە، ئەوانەی ڕەئیەدەن مەردمن، هەیئەتە ئومەنا، ئەفکار عمومیە خەڵکە کوردەوارە. و ئەوانە لەوێ ڕەئیە خۆیانەدەن. من دەنگەکان بڵاوکەمەوە و پاشان تێمە سرە بەحسکردن لەسەری. خب من سایەکەمە وڵدەفە تەمامە دەنگەکان ئەم خانەمە بڵاو بکەمەوە، ئێوە بیشنەفن بعد من تەوزیح بدەم لەسەر دەنگەکانی. ئەم دەنگانە خەتابە بە من هەناریاگە و من کەسێکم کە ئەم دادگاه ئومەتیە کوردی مەخسکە سەڕێ، ولی ئەو لەگرام من مخاتب قرارەدا، مخاتبینە ئەو ئێوە نیەن. ولی داوا ئەکا فکرەکە کە من بڵاوی ناکەم و داوا ئەکا کە بڵاوی کەم و من بڵاویەکەم. جالی کە دەزانی بۆ دەڵم ناتەواوی و داماوی دلیلی سەرەکیم هەر ئەوەیە کە پێت وایە دادگای، پێت وایە دەبێت لە شوێنی دادگا تۆڕ هاوستی و مافی خەڵک بسینی و ئەم شتانە تماشایەکی خۆت بکە، بزانە بۆچی کێ ئەو مەشروعیەتەی بە تۆ داوە. حتمما جواب دەدەی خەڵکی کوردستان. کام خەڵکی کوردستان؟ تۆ لەسەر یەک 2000 نەفەر فاڵۆتی کردووە. 2000 نەفەر فاڵۆوەرت هەیە. هەر کەسێک بێتە سەر مێدیا و جنێ و بام و ئەو بدات هەر فاڵۆوەر پێدا دەکات. ئەوە مەشروعیەت بە تۆ نادا. ئەوە نابێت بە مەشروعیەت بەوە کە پێت وا بێدادگای. هەر ئەوە باسم من و زۆر کەسی تر بۆ نەتیجە بکەن تۆ تووشی تەوەهومی و مرۆڤێک کە تەوەهومەکەی ئەوەندە گەورە بێت کێشەی هەیە. جا فەرزکەین تۆ دادگا ئیسمەوادانین تۆ دادگای
و قازیت حکمی قزاوت اللي شوێنە گرتووە تاییدت هەیە و وەکو قازی ناسراوی کەسێک هاتووە شکایەتێکی لە من کردووە هەندە ئەدعای کردووە ئەسڵی قزاوت لە هەموو دنیا قازی دەڵێ کاکە تۆ دەی کەسێک متهم دەکەی بەڵگەکەت نیشان من بدە یعنی کەم دەبێت نیشان تۆی بدە وانە ئەگە بڵێ نیشان میداوە خەریکی درۆ دەکەی ئەگە بڵێ ژنە بەڵگەی بۆ من ناردووە کە حواڵەی 20,000 دلار بۆ سامان نێردراوە ئەوە خەریکی درۆ دەکەی ئەگەر بڵێ ئەو بۆ منی ناردووە ئەگەر بۆچی نەناردووە تۆ دەبێت داوای لێ بکەی وەکو کەسێک کە پێت وایە ئەمەی فەرزمەنداناوە تۆ ئەو شتە ڕاستە و تۆ قازیت و کوردستانە وجودی هەیە و دادگای بوونی هەیە و تۆ لە مەقامی قزاوەتدا تۆ دانراوی لەوێ ئەتۆ دەبێت داوای ئەوەی لێ بکەی پاشان پرۆفایل و ناو و وێنەیەکی فەیک نیشان دەدەی دەڵێ ئەم خانمەیە و بابیناس ئاخرە خۆت پێکەنینت نایە وژدانە خۆت کە قازی بزانە ناوێکی جعلی وێنەیەکی جعلی فەیسبوک ئەمە تۆ کەسێکت بە من ناساندووە کە خەبەری لە هەموو جت هەیە ئەی بۆ ئێمە نایناسین ناوی فەیک و وێنەی فەیک ئەمە کارکتەری واقعی نییە خۆتیشۆ باش دەزانی بەڵام کەیفت دێ بەوەی کە شانتاژ بکەی کێشەتەوەیە حەز دەکەی بتبینن کێشەیە سەرەکی گەورەی تۆ ئەوەیە زۆر حەز دەکەی بتبینن 2000 نەفەر خەریکن دەتبینن باشە بەستە یعنی هەوڵ دەدێ زیاتر بتبینن بەڵام ڕێگەکەت باش نییە لە ڕێگەی ئەوەی کە بێی هەندێک شتێک خۆت نازانی چییە هەر من ئیتر جوابێت و نادەمەوە بەس ئەمانم بۆت نارد کە خۆت خۆم بوویەوە زانی کە ئەگەر دەڵێم ناتەواو علەتم هەیە علەت وازعی ئەو تەوەهمەیە کە هەتە بێت وایە دادگای بە 2000 کەس کە فاڵۆت دەکات بێت وایە 2000 کەس هەر کەسی فاڵۆ کردەوە مەشروعیەتی ئەوە پەیدا دەکات محکەمە دابنێت مەشروعیەتی ئەوە پەیدا دەکات خەڵک متهم بکات مەشروعیەتی ئەوە پەیدا دەکات داستان دروست بکات دەتوانیم بۆ ئیسانیشە بەڵاو بکەیت و کە پێم وانییە بیکەی چون تۆ شتێک بەڵاو دەکەیتەوە کە ئەو وەهمەی خۆت تەئید بکات ئەمە کێشەی هەرە گەورەی مێدیایە خەتای تۆش فقط نییە یانە زۆر کە سەروایان لێ هاتووە کە وجودی دەرفەتێک کە تۆ بێ و قسە بکەی فەیسبووکە پێشتر نەبوومانە پێشتر رادیۆ تەلەڤیزیۆن بۆ هێندە ستافیان هەبوو کەسێکیان هەڵدەبژارد پێوەریان هەبوو بار هەڵبزان کابرا لە چی سەریەوێتەوە بێت قسە بکە بەڵام ئێستا هەرکێ بۆ خۆیە ئەو هەرکێ بۆ خۆیە زۆر کەسی وەکو تۆ تووشی ئەو وەهمانە کردووە وامە گەورەترین خەساری ئەم سەردەمەی ئێمەیە لە کوردستان بەڵام بەوەشەوە زۆر کەس هەن لە تۆ زۆر زیاتر فاڵۆوەریان هەیە و زۆر زیاتر کەس لایکی لاپەڕیانی کردووە و دەچێتە لایڤەکانی بەڵام ئەوەی تۆ لەم ئاستەدا تووشی وەهم بوویتە ئەوانە ئەوەندە تووشی وەهم نەبوونە یانە بە نەزەر من دەبێت دقەتێک یانە چاوێک لە خۆت بکەی و ئەو وێنە گەورە بۆ خۆت دروست کردووە ئەوە گەورەترین یارمەتیەکە کە دەتوانی بە خۆتی بکەی بەڕای من یانە بەڕاستی منم یەکە دوو ڕۆژە گوێم لە قسەکانت دەگرت لەلایەک ئەو دروانەی کە بەڵاوت دەکرد و ناڕەحەتی دەکردم ئەوە کتمان ناکەم بەڕاستی ناڕەحەت دەبووم بەوەی کە کەسێکە هیچ نازانە چۆن بەخۆی ئەجازە دەدات ئەوەندە درۆ سەرەهەم بکات بەڵام لەلایەکی تریشەوە ناڕەحەت دەبووم لەوەی کە چۆن مرۆڤێک دەتوانێت ئاوای بەسەر بێت بەڕاستی پێی دڵگران دەبوو بەڕای من کۆمەکی خۆت بکە لە دەرەجەی یەکەمدا خۆت لە خۆت بیر بکەوە بزانە بۆ تووشی ئەم وەهمە بووی دەرەجەی دووەمە بچۆ کۆمەک بگرە لە مشاورێک لە کەسێک کۆمەک بگرە بزانە شکستەکانی ژیانت لەکوێن تۆ بۆچی ئاوات بەسەر هاتووە و بیر بکەوە لە خۆت و ئەمانش بە دوژمنی من مەزان من دوژمنی تۆ نیم ڕاستە لە قسە چرت و پرتانی گوتوتە قینەمە بەڵام ئەوەی کە هەندێک مزەخرەفەت وتەوە ناوەت دلیل ئەوەی کە من پێم وابێت تۆ دوژمنی منی نا بەڕاستی هەندێک کێشەکەت ئەوەیە کە خۆت
بێ ئەوەی کە هیچ بزانی لە بابەتانێک کە هەر نازانی چییە و هیچ لەبارەی و نازانی هەڵە قورتێنی کێشە سەرەکیەکەت ئەوەیە و چون دقیقاً چون دادگانی تو تەسەوەرەکەی دادگای ئەمکاناتی لە کۆڵینەوەی دادگا تو نییە ناتوانی بزانی چی بە چییە هەندێک قسە لە مراوەلا تێرن بە تۆیە دەن و خۆتیش بە تەحلیلهایە خۆت کە ئەو کێشەیەت هەیە پێت وایە یاسا و قانونی بۆ خۆت داستان دروستەکەی ئەو داستان دروستکردنانە کێشەی سەرەکیەکە یانە ئاسی بە سەرەکیەکی بۆ خۆت دەگەڕێتەوە کە زیاتر ئەو تەوەهمەت لە ناوە گەورە دەکاتەوە و ڕۆژ بە ڕۆژ ئەو کێشت لە ناو تا قوڵتر دەبێتەوە ڕای من بیرە لە خۆت بکەوە شکایەتەکەشت هەر لێ دەکەم تۆمەتی پوڵ خواردن پوڵ دزین و هەروە تۆمەتی قەتڵت دەمندا و دوودانە تۆمەتی گەورن و هەروەها ئەفترا و ئابڕووبردن ئەمانە هەموویان تاوانە لە هەموو دنیا شکایەتێک لێ دەکەم پێویستە بزانین بە کوێ دەکەوانە خەپ خەڵکی کوردەوار ئەوە وەیسەکانە خانمە گۆڵاڵەیە کەمانگەر بوو ئیشان منی مخاتەب قەراردا لەسرە کەیسێکی عمومی جۆرمێکی عمومی سوالە ئێمە لەم جۆرمە چی بوو ئێمە وتمان هیچ مەسنەدێکی خەوەری و خەبەرگوزاری ڕەسمی مەرگە ئاغای سامانە بێهفەر نە تەئید ئەکا نە تەکزیب ئەکا مەرگە ئاغای سامانە بێهفەر ملەقەبە بە سامانە جەرجیس ڕەپەرێک کە مودەتێ لە ناوی ئەحزابی منتەسەبە بە کوردە کۆرپۆرەیشنە ئێرانی بە ناوە کۆمەڵە دموکرات وە پارتە ئازادی ئەسوڕێتۆ یەک مەسنەدە خەبەری هەست مەرگە ئەم ئاغا ئەویش ئاغای نەعیمە نەجەفیە ئەو جێگە و ئەم ئاغاتیە مردگە هەولێرە هەولێر وا لە ناوە حکوومەتە هەرێمە کوردستانە حکوومەتە هەرێمە کوردستان بەشێکە لە عێراقە فدراڵ نەیشن ستەیتێکە بە قەوڵە خۆیان قانونی هەست حکوومەتی هەست لەم قانون و حکوومەتە کۆرپۆرەیشنیە کە ئەمانە هەسیان دام و دەستگاهای حکوومەتیان کار ناکا ئاغایە مەسعودە بارزانی جەنابەت فەقەت نەفت فرۆشیت نەفتیت چ کارەی لە حکوومەتە حەلیم وا تۆ دەستگاهە پۆلیست لە ماجرای مەرگە پەناهەندەمە خەریکم قانونی قسەتان تەکاکەم قانونە کۆرپۆرەیشن پەناهەندەیەکی سیاسی لە خاکت تۆە لە بەشێکی ترە کوردستان نەموت کوردەوار هاتگە سەلای تۆ کوژیاگە مردگە و تۆ گزارشە مەشروحت لە مەرگە ئەم ئاغا مخابرە نەکردگە بڵاوت نەکردگە سۆ وە نەتکردگە کەسانێکە ئەم ئینسانە ناسیاگە لەگەڵیان بووگە ئەمانە مەسنەدە خەبەرە مەرگە ئەم ئاغانە و تۆ نە تەئیدی ئەەکەی نە ڕەدی ئەەکەی و نە گرفت و بربەستێکی قانونیت بۆ ئەمانە دروست کردەکە ئەم حەلیمە کوردستانە ئێوە ئەگەر کناراونیە چییە حکوومەتە هەر ئەو حکوومەتە داپڵۆسێنەرە بە کۆی لە کەرە کۆرپۆرەیشنیەک وا لە ئەوێ ئیستا ئێشێ لە خۆی نیشان بدا کە دەستگاهە قەزایی هەست دەستگاهە پۆلیسی هەست ژی نیشانی بدات و ئەمانەتە ئەم دەقیقە نەیانداگە اتهام چییە مەرگە مەشکوکە ئاغای سامانە بێهفەر کە لە بینە سێ نەفەرە ماجەرا پۆخڵە کریاگە
خانەمە گوڵاڵەیە کەمانگەر بە عنوانە دووست دختەرە ئەم ئاغایە نەعیمە نەجەفی و شەهریار تەحماسبی مشخص بوو ئەمە و خەڵکی ئەمە بە باشی ئەزانێ ئیستە خانەمە گوڵاڵەیە کەمانگەر وە ڕفەقای ئێشێ بێن و لە خۆیان بابەتە ئەم داستانە دفاع بکەن و شەفافیەت بەخەرج بدەن ئەمانە فەرارە بە جڵۆ ئەکەن مەسئلەکە خوسوسی ئەکەنەوە ئەیوەنە سەرە حوب و بۆغز تۆهین ئەکەن وە گەرەکیانە وا داستانەکە بۆنە بەرەو بە تایبەتی شەخص خانۆمە گوڵاڵەیە کەمانگەر ئێمە گوڵاڵەیە کەمانگەرمان نەئەناسی تەنها مهمیە ئەم خانەمە دووست دختەر بوونێ مەقتوڵ یعنی سامانە بێفەڕە هەچێکی تر نییە تەنیا ڕۆڵ و نەقشێک کە هەسی لەگرا ئەم دووست دختەرە ئەو کوڕە بووگە تا شەوە بەر لەوەی کە ئەمانە خەبەرە مەرگە ئەم کوڕە بڵاو بکەنەوە خۆ ئەمانە گشتی مشەخەسەیتر ئەمە ئتهاماتێکە وە بعد یەک سری قسە کە ئەمانە کردیان و ئێمە تەناقض ناسادقی و دروزنیمان لە قسەکانیانە دەرهاورد پس ئەمانە ئینسانهایەکی ناساڵحن کە مەسنەدە هیچ خەوەر و اتفاقێک بوون چون خەریکە تنتن درۆیان لێ دەرەکەوێ ئەمڕۆ نەعیمە نەجەفی چووگە لە وەسەتە بیابانێکە هەنێ سنووق میوەی دانیاگە پەرچەمێکی کوردستانی نیاگە سەسەرەوە خوایشی یەک دانە عەکسی نیاگە لە پشتی و عەکسێکی گرتگە یێ نەفەر تابوت مەسەلەن یەک دانە عەکسیشی چاپ کردن یا یۆقەوە یعنی ئەمە سامانە ئەم تەئاتر باشکوهە بۆ فیلمبەرداری نییە بۆ مشخص نییە کامە ئامبڵانس کێها ئەم جنازەیانە هاوردگە مەڵایەکە تەڵقینیەکە سەیدێکە تەڵقینیەکە سەیدی یاریە کە ئێشێ لەوێ هاتبێ بۆ لەوێ مەوجود نییە خانەوادەکەی کوان فیلمە تەشی جنازە کووە گزارشە پزیشکە قانونی کووە وە شەرحە وەقایع پۆلیس کووە هیچ عەکس لەوێ دانریاگە بدونە شەرح ئەمە خەڵکی کوردەوار ئەمە یەکەم دادگای ئومەت کوردیە چون لەمە و ببعد لە جەریان اتفاقا ئەم اتفاقانە فراکەفێ و ئێشێ بکەفێ و ئەوێ بە نۆرمە کۆمەڵگایە ئێمە ئێستا من بۆ خاتری ئەوەی کە حەملەکان کاملەن شەخسی بووگن ئەم خانمە وا لە جێگەیە اتهامە و متهمە و هەر خەریکە حەملەیە شەخسی ئەکا و تەحریک ئەکا و زیاتر نیشان ئەدا تەقسیربارە لە شاردنەوەی حەقیقەتێکی گەورە و جنایەتێکە مشخصەن دەرمەوردە ئێوە تەشویشە ئەسحانە عمومی و فەریبە ئەسحانە عمومی دەرمەوردە من حەملەهای شەخسی و تۆهینە بە من تەوەجۆکەن خب ئێستا من دووبارە دەنگەکان لێ ئەدەم و دانە دانەیان جواو ئەدەم و ئێوە قەزاوەت ئەکەن لەم دادگایە ئومەتە کوردیە من حکم نادەم چاولی کە دەزانی بۆ دەڵێم ناتەواوی و داماوی دلیلی سەرەکیم بە هەر ئەوەیە کە پێت وایە دادگای پێت وایە دەبێت لە شوێنی دادگا تۆڕ هاوستی و مافی خەڵک بسینی و ئەم شتانەت مەشایەکی خۆت بکە بزانە بۆچی کێ ئەو مەشروعیەتەی بە تۆ داوە حتما دلیلی ئەوەی کە پێت ئێژم ناتەواوی ئەوەسە کە پێت وایە تۆ دادگاهی
کێ ئەو مەشروعیەتەی بە تۆ داوە حتممەنیژی خەڵکە کوردستان با ئەدامە بدا تا آخر بچێت دەدەی خەڵکی کوردستان کام خەڵکی کوردستان تۆ لەسەر 2000 نەفەر فاڵۆتی کردووە 2000 نەفەر فاڵۆوەرت هەیە هەر کەسێک بێتە سەر مێدیا و جنێ و بام و ئەو بدات هەر فاڵۆوەر پێدا دەکات ئەوە مەشروعیەت بە تۆ نادا ئەوە نابێت بە مەشروعیەت بەوە کە پێت وا بداتکەی هەر ئۆکەی خانمە گوڵاڵەکەمانگەر تۆ لە ناوە پەیجەکە تا خەڵکیە چوو ئەتوانێت بچێ بوێنێت عوزڤە حیزبە دیموکراتە کوردستانە ئێران بووکی قەیم شووەکە جەمی لە کۆلاهیش ئێستێشە عوزڤێسی تۆ پێشمەرگە حەدەکا بووگی کێ مەشروعیەتی بە ئێوە داگە ئەسڵحە بکەنە شانتان بوونە پێشمەرگە کێ مەشروعیەتی بە ئێوەدا کوڕە مەردم و کەنیشکە مەردم بکوژن کێ مەشروعیەتی بە ئێوەدا تفەنگ بگرنە دەستان و تەقە بکەن کێ مەشروعیەتی بە ئێوەدا بە خۆتان بێژن حیزبی دیموکرات کێ مەشروعیەتی بە ئێوەدا ئێوە بە ناوە مەردمە کورد و ئومەتە کوردی و میلەتە کورد قسە بکەن کێ مەشروع لە کامە جێگە وەرتان گرت کێ پێتانیدا خەڵکی کوردەوار ئەزانن بۆ ئەحزاب جواو نادەنەوە چون ئەگەر جواو بدەنەوە ئام کاولستانە کە دروسیان کردگە سەرتاپا تەناقۆزە کێ بە خۆتان مەشروعیەتی داگە تەحتە ناوە جاش و نفوزی و پازدار و جەشن تەحتە ناوە فڵانە کەس دابەزینە سەرە مەردم و خەڵکە کوردەوارتان کوشت ماڵیتان برد سەروەتیتان زەبت کرد دەستان کێشا بەسەرە نەوامنیسیانەوە کێ ئەم مەشروعیەتەی بە ئێوەدا بە 200 دانە چەکدارە ناوە ئوردوگاتان تۆیژ من 2000 فاڵەوەرم هەست بە 2000 نیروی مسلحتان وا سەدام حسەین ئەسلحەکەی دابوو پوڵەکەیشی ئەدا خۆ کارگەریتان نەیەکرد خۆ کارگای ئەسلحە سازیتان نەبوو سەدام حسەین پێتانی ئەدا مەشروعیەتان لەکوێ هاوردووەم کارەتانە کرد کێ پێتان مەشروعیەتی دا چۆن ئیستەیشە ئیسرار ئەکەن بە ناوە کورد و قسە بکەن و بە ناوە ملەتە کوردۆ و ئیسرارەکەن خۆتان بکەنە ئادرس ئەمە مەسەلەی ئەوەڵ پس تۆ ئەسەن خۆت مەوجودیەتێکە نییە چون تۆ خۆت خەریکی بە ناوە کورد بەناو بە تاریخە پێشمەرگە بوونت قسە ئەەکەی و معلوم نییە مەشروعیەتت لەکوێ هاوردگە ئەم خوێنانەی شوا ڕژاندەکتانە بەدەستان و پاک ناوێتەوە و مجربن مەسئلەی دووەم کە تۆ ئیشی بیزانی ئێمە مبارزانە سەرزەمینە کوردەوارین سەرزەمینە ئێمە بە یەکسری دەوڵەت ئشغاڵ کریاگە ئەم دەوڵەتە نۆرمە لایف ستایلە قانونە مؤسساتە وەنهادە وە سیستەمە مەردمە ئێمە چۆن بەرەبەرە دەسەڵاتیان لە دەستدا ڕەوایەت دەوڵەتیان قبول کرد قانونەکەیان قبول کرد نۆرمەکانیان هاوردە ناوە ژیانە ڕۆژانە و لایف ستایلەکەیان قبول کرد ئێستا مؤسسات دەوڵەتە ئێرانی ڕۆحیە شەهامەت عداڵەت دادپەروەریان لە ناوە ئینسانە کوردی و جەهانە کوردی کوشتەگە ئینسانە کوردی کە مناقشاتە ڕۆژانەی هەستەکە یەکتریە بۆ خاتری ئەوەی حل لە مناقشە بکات ئەڕواتە حەکەمیەت ئەمە حەکەمیەتە کێ حەکەمیەتە سیستەمە کۆرپۆریشنیە داگیرکەرە کوردەوار دەوڵەتە ئێران دادگاکانە دەوڵەتە ئێران دادگاکانە دەوڵەتە عێراق دادگاکانە دەوڵەتە تورکیە دادگاکانە دەوڵەتە سووریە ئەمانە قازیانە سیستەمن کە بە قەوانینە ئێرانی تورکی عێراقی وە سووری کارەکەن مردم لەگرا کولەن سەلبە مەسئولیەت کریاگە
مردم لەگرا کولەن موجودیەتی سڕیاگەسۆ و نەحادیان بۆی تعریف کردەگەسۆ کە بچێ ئیحقاق و حقوق خۆی لەوێ بکە. تەوەجۆەکەی ئەمە یەکێک و مهمترین اتفاقێکە کە کەفتگە و هیچ کام لەمانە ئیحقاق و حقوق ناکەن، فقط زیاتر سوڵتەی خۆیان نەسەپێنن بەسەر جامە. بۆیە لەگرا نەقشە پۆلیس، نەقشە دەستگاهای ئەمنیەتی پۆلیسی و نەقشە دەستگاهای قەزایی زندان بەرجەستە ئەوێتەوە زۆر حاکمیەت دەرەکەوێ. یەکەم ڕوکنە مبارزە و مبارزەی ڕەحایی لە بەرامبەرە ئشغالگەرانە سەرزەمینە ئەمەسەکە دوای ئەمەیکە تئۆریە مبارزاتی خۆتدانیا خۆتت تعریف کردو ئەو قودرەتە واگرتیانە لیان بسێنیتەوە بەجێ ئەوەی مردم تۆ مراجعە بکا بە دادگاکان و تەجاوز بکەن بە کەنیشکەکانیان لە دادگاکان و مجرمین بێتە دەرۆ وەکو بۆناسێڕایی ناوە گادفادر وا داویان لە کەنیشکەکەی ئەقدامە بە تەجاوزیان کردو لە دادگاه متهمین تەبرئە بوون و هاتە لای دۆن کۆرلۆنە وەوتی دۆن کۆرلۆنە تۆ عیداڵەت ئیجرا بکە، تۆ عیداڵەت ئیجرا بکە، چون ئەمانە ئەقەلیەتە ئیتالیایی بوون لە خاکە ئەمریکا. حاڵیت بوو مردمان ئێمە و سەرزەمین ئێمە ئشغاڵ کریاگە و ئەوە بەڕاحەتی ئینسانەکانە ئێمە لە هەستی لە وجود لە ماهیەت لە سەرزەمین لە گیان لە ماڵ لە دارایی دا ئەماڵێن تەوەسوتە مەسعودە بارزانی، تەوەسوتە جەلالە تاڵەبانی، تەوەسوتە پەکەکە، تەوەسوتە کۆمەڵە، تەوەسوتە تۆ، تەوەسوتە دموکرات، تەوەسوتە فعالە جامعەی مەدەنی، تەوەسوتە عناسر و کارمەندانە دەوڵەتە ئێرانی، تەوەسوتە کارمەندانە دەوڵەتە عێراقی لە ماهیەت ئەکرێن و پەنگ ئەخۆنەوە و داستانێک نییە بەمانە کۆمەک بکە. هیچ جێگەیەک نییە کە حەق مشەخص بکە. ئێمە هاتین چیمان کرد؟ قودرەتە مردم بە مردم ئەگەڕێنینەوە. جەهانە کوردیمان کە خوڵقاندەگە ئیستە خەریکین بنیانەکانی لە اتفاقادا ئەنین. ئەگرا دادگاس و من دادستانە عمومیم مردم ڕەئیەدەن تا مردم فێر بوون ڕەئی بدەن و وەختێ ڕەئیەکە مردم دایان خۆیان ئیجرای ئەکەنەوە وەکو سنەتە ئەشدادە ئێمە. مردمە ئێمە سنەتە ئەشدادە ئێمە تکرار ئەکاتەوە و ئەی کردەوە. وەختێ حکمی خۆی داگێسی خۆی ئیجرای ئەکا. وەختێ ئەم ئومەتە کوردیە حکمی دا کەسێ قاتڵە خۆیشی قەساسەکەی ئەنجامەدا حکمەکەی جێبەجێ ئەکات. بۆیە ئەمە ئەسڵحترین دادگاس و ئەمە سەرەتای فتح سەرزەمینە کوردەوارە تەوەسوتە ئینسانە کوردی. و تۆ لەم ئەو بادشاهدی کە ئومەتە کوردی دادگاکانە خۆی تەشکیلەدا و مراجعە ناکا بە دادگستەریەکان و ئەمە شکاندنە ئەو سکوتە بوو و ئەو اتفاقە کە هاتە بەرۆ و ڕاپەڕینی لەم مەسیرە قەراردا کە ئەووەڵین ئیقدام بکە تا بەعدەن مردم جێبەجێ بکەن. پس ئێمە مەشروعیەت لە ئەمەڵە ئینقلابی خۆمانەگرین. ئەمە یەک. دوو، سەرزەمینێک کە ئشغاڵ بووگە و ئشغاڵگەر گرتگێسی و ئەم میزانە نابودیە بەسەریۆ کردگە بە مؤسساتی ئێمە یەک مؤسسەیە دەوڵەتە ئێرانی، عێراقی، تورکی و سووری بە مەشروع نازانین لە لەحاظە ئومەتە کوردیوە. لذا داد ئەم مردمە بە دادگاه خۆیانەوەین و خۆیان فێر ئەکەین قەزاوەت بکەن، کار بکەن، شەهادەت بدەن، شەهامەتیان بووە کەیسەکانە خۆیان مەترەحکەن و خۆیان ئەحکامێکە ئیدەن ئیجرایکەن. هەر کەسێک لە حکمە مردمە کورد دەرچێ مردمە کورد ئیزۆلەی ئەکا و محاکمەی ئەکا.
بۆ یێشەی مردم حکم بدات. ئەمە مەطلب ئەوەڵ بوو با بە خاسی بزانێ ئەمە تەوەهم نییە، ئەمە عەینە مبارزەس. وەلێ ئەوەی کە تۆ نۆکەرە ئێرانی، نۆکەرە عێراقی، نۆکەرە سەدام حوسێن بوویت، نۆکەرە دەوڵەتە تورکیەی، نۆکەڵە بەشارە سەدی، لەوان پوڕە سێنی، لەوان ئەسلحە سێنی، لەوان جێگە ئەسێنی، لەوان فەزا ئەسێنی، تۆ عەزیزم خائنێکی تەمام عەیاری بە ئەم مردمە. ئەمە تەوەهم نییە، ئەمە تەمرینە لەسرە خۆوێسیانە، ئەمە تەمرینە وێسیانە لە بەرامبەرە ئیشقاڵگەرە سەرزەمین و وجود و ماهیەتت. ئەمە ئەوەسە کە تۆ ئەزنەک ئەدەی و مؤسساتی لە دەستی دەرتێنیەوەی گەڕێنی تۆ باوەشم مردم، و مردم فێرە مەسئولیەت، فێرە نەقش و فێرە ڕۆڵ ئەەکەی کە مردم ڕۆڵە خۆی بگیڕێ بە عنوان ئینسانە کوردی و یارە کوردی و یارە کوردی. و من لەگرا بە تەمامە دانشێکە هەسم خەریکم ئەم مەسائلانە ئەوە مەبەرە و مردم ئەش نەفێ و مردم قەزاوەت ئەکا و مردم حکم ئەدا کە تۆ مقەسری یانە تۆ تا ئەم دەقیقە فقط کتمانەکەی و فەرارە بە جڵەو ئەەکەی و تەوهین ئەەکەی و تەحقیر ئەەکەی و تەهدید ئەەکەی. تۆ ساحەتە ئومەت و کوردیت پێ مهم نییە، حتا ئەم 2000 نەفەرە پێت مهم نییە، خای لێ بێ منەتی پێیان. و لە مۆسەتە فقط خەریکە تەهدیدکردن، حەجمەکردن، فەرارە بە جڵۆ و پشتە هەمەندازی و شارلاتان بازیت. تەوەجۆکەی بڕێن سەر بەیتە دووەمت وۆیسە دووەمت. بازم من و زۆر کەسی تر بۆ نەتیجە بگەن تۆ تووشی تەوەهمی و مرۆڤێک کە تەوەهەمەکەی ئەوەندە گەورە بێت کێشەی هەیە. جا فەرزکەین تۆ دادگا ئیسنەمەوادانین تۆ دادگای و قازیت حکمی قەزاوەتت لە شوێنە گرتووە، تەییدت هەیە و وەکو قازی ناسراوی. من دادگاه نییەم، نا ئێمە ئیقداممان کردگە کە دادگاهە ئومەتە کوردی دروستکەین، کارە خراوێکەکەین. بۆ ئیشە ساختمانی بووە جریانە کۆرۆنا بە تۆ سابەتی کرد دنیای سەرمایەداریە ئەمڕۆ خەریکە ئەکسەریەتە نیرویە کاری لە ماڵەوە بە سوورەتە ئانلاین وادارە بەکارکردنەکە و لە ماڵە دانیشکن، مناڵەکان لە ماڵ و دانیشکردنەوە دەرسە خوێنن. دەوڵەتە ئێرانی چووکە ساختمانە دادگستەری لە کرماشان و لە سنە و لە تاران و لە هەمەدان دروست کردگە یەک مشت دەستپەروەردەیە خۆی بۆ قەوانین و بەخشنامەی لەوێ دانیاگە کە سوڵتەیە زیاتر بەسەر مردم بۆ بکە. ئێستا ئێمە هاتگین هەر لەم فەزای سایبەرە و دنیا استفادەی لەیەکە دادگاهە ئومەتە کوردیمان دروست کردگە. ئێمە خەریکین معلومات ئەدەین و پێشکەشی ئەەکەین لە حزورە مردمە کە مردم بشنەفێ و قەزاوەت بکە. ئەمە تەوەهمە. خوات و ڕەفیقەکانت ئێستێک هاتووە شکایەتێکی لە من کردووە، هەندە ئەدعای کردووە. ئەسڵی قەزاوەت لە هەموو دنیا قازی دەڵێ کاکە تۆ دەی کەسێک متهم دەکەی. نا لەگرا ئەشتە باشۆت خانم، ئەم دادگا زمانێ تەشکیل بوو کە ئتهاماتە ئێوە یەک مشارەکەتە دەرجنایەت و قەتڵ ئاغای سامانە جەرجیس بوو. بە چه دەلیلێ؟ بە دەلیلە یەک نەبوونە سەرچاوەیە ڕەسمیە خەبەری و تەئیدە ئەم مەرگە بێجگە لە ئێوە 3 نەفەر. ئەمە یەک. 2 نەبوونە گزارشە پۆلیس و پزیشکی قانونی بە وردی ئەمانە کە ئێوە مەسنەدی بوون لە بینە خۆتان 3 نەفەریە ئیعلامتان کرد سامانە جێرجیس مردگە، حکوومەتە حەلیم سکوتە مطلقی کردگە، حکوومەتە حەلیم یەک گزارشی نییە بیدات، باعث ئەوێت کە ئێوە بێنە دادگاوە ئێوە بێرنە دادگا لەگرا پس اتهامە ئێوە
ئەنجامە جەنایەت بۆ خاترەوەی مەسنەدی خۆتانن هیچ کەس تەئیدی ناکە هیچ گزارشێک لێی نەهات کەسە دەرەوە و داستانە ئێوە پڕ لە تەناقۆز پڕە لە درۆ کە من پۆستەکانە تۆم خوێندەوە احتیاج ناکە مستەمسەک بگرم ئەمە جارێ پلەی ئەوەڵە تۆ ئیشی بیت لە پلەی ئەوەڵۆ بڕۆیت بێژی بۆ تۆ فقط مەسنەدە خەبەرەکە بووگی نەڕووداوە نەکەی 24 نە بیبیسیە نە ئێران ئینتەرناشناڵە هیچ کام لەمانە نیەن خەبەرگوزاری های لۆکاڵە حەلیمە کوردستان هیچ نیەن ئەوانەی دەرەوەی دەوڵەتە ئێرانیش نیەن ئەمە یەک تۆیشە بێ ئەمە جواب بیتەوە دوو مەگەر ئەکرێ کەسێ لە کاولێرا خۆی بکوژێ پۆلیس نێت عکس نەگرێ پەروەندە سازی نەکات ئاسارە جۆرم بەڕەسی نەکات محل لە قەتڵ بەڕەسی نەکات محل لە حادسە بەڕەسی نەکات چۆنیەتی ئەم اتفاقە بەڕەسی نەکات نەینووسێ ساعەتی دەقیقەی عەقەبەی تاریخی خروجیەکەی ئەگا بەمە نەنووسێ کوا ئەم گزارشە مەوجود نییە تەوەجۆکەی خانم گیان لەگرا ئەم ئقامەیە دعوا تەوەسوتە خانمە سۆهیلا بەرعەلەیه ئێوە و من نەکریاگە خانمە سۆهیلا بعدەست تەرحە شکایەت و ئتهاماتێک کە بەرعەلەیه ئێوە ئەوێت تێتە ئەم وەسەتەیژە منیش ئەتوانم شەهادەت بدەم کە ئەم داستانە ئەم ماسە مویە گەورەیەکی واتیە ئەم قسانە کە ئەمانە ئیکن و بەحسیەکەن دروست نییە واقعیەتی نییە و ئەمانە خەریکن لە پشت و ماجەراکە مەخدوش ئەکەن ئیستا تێنە سەلامەی کە اتهاماتە بەعدیە ئێوە تشويش أذهان عمومي وفريب أذهان عمومية اتهام جديد إيويش تويش حملة شخصي بشخص منها دان تهمت افتراء فحاشي كردن بمنع لسلم مسألة مشخص تو نهات كي شوية كارا من نقد كيتو تو نهات کی بیجی بو امت کردی مجبور دادگاه کردی دروست بکا و دادگاه امت کردی دروست بکا داد خومن بوینه کوی بوینه دادگاه ایران بەڵگەکەت نیشان من بدە یعنی کەم دەبێت نیشان تۆی بدە وانە ئەگە بڵێ نیشان میدا و خەریکی درۆ دەکەی ئەگە بڵێ ژنە بەڵگەی بۆ من ناردووە کە حواڵەی 20,000 دلار بۆ سامان نێردراوە ئەوە خەریکی درۆ دەکەی ئەگەر بڵێ ئەو بۆ منی نارد ئەمە دیسانەوە فرار بەجوڵەوە طبق سیستەمهای قەزایی دنیای کە ئێمە دیگمانە تۆ وەختی متهمی بازداشت بووگی و ئەدوەنە دادگا و تۆ خەریکن بە ئتهاماتت ڕسیدەگی ئەکەن ئەگەر شاهدێک بێت هەر بەرگەیە و سەنەدێک کە ئێرادایشە تویش بە کۆپیەکت بوێت کاملەن دروسە تۆیشە کۆپیەکت لێ بوێت بەڵام ئێمە جارێ هەنووز واینە مەختە ئەوەی کە تۆ ئتهاماتت خەیلی سەنگینترە لەمەی کە ئەم شاهدە کەی حزور پەیاکەوە بێت ئەم ئەدلانت بێژیت شاهدە سەمعی و عینیە مکالمات دو نەفەر لە کەسانە متهەمە ئەم پەروەندە شنەوتگیسی بە گوێی خۆی و بە وردی مکالماتیان مەترەحەکە ئەو جار وەکیلە تۆ ئەتوانێ بێت ئەم خانەمە باتە بەرە پرسیار و بێژێ ئەمانەی تۆ شنەوتکتە دروست نییە ئەمما لەگرا فعلەن تۆ هەنووز مشخصت نەکردە تۆ بۆ سەرچاوەی ئێعلامە خەبەرە مەرگیتی مەگە حەلیمە کوردستان مستەراوە بۆ فقط تۆ سەرچاوەی مەرگی ئەم کەسەی یعنی نەعیمە نەجەفی تۆ وە شەهیارەتە هەماسبی تۆ دووبارە چووگی چەسپیاگی بە 20,000 دلارەکە تۆ گەرەکتە زەهنە مەردم منحرف بکەی بە پوڵ و جنایەتەکە بشاری تۆ جۆرمت یەکجار سەنگینە تشویشە ئەفکارە عمومی فەریبە ئەفکارە عمومی سەرتاپای ئەم سەناریۆ دروست کە ئێوە مەترەحیەکەن وەلی تۆ چەسپیاگی بەم 20,000 دلارە ئەم خانمە ئەتوانێ بەعدەن بێت دوای ئەوەی کە تۆ لە مەراحلە بەعدیە خوەت و ڕەفیقەکانە هاودەسەکانە حکوومەتە حەلیم هات شەواهد و مەدارەکە خۆی دادەرە و ئێمە ئەو شەواهد و مەدارێکیشە بەڕەسی ئەەکەین وەی خێنە مەحزەرە مەردم تا مەردم بتوانێت دروست قەزاوەت بکە ئەگەر بۆچی نەناردووە
تۆ دەبێت داوای لێ بکەیت وەکو کەسێک کە پێت وایە ئەمەی سەفەر زمانداناوە تۆ ئەو شتە ڕاستە و تۆ قازیت و کوردستانی وجودی هەیە و دادگای بوونی هەیە و تۆ لە مەقامی قزاوەتە تۆ دانراوی لەوێ تۆ دەبێت داوای کوردەوار مەوجودە وە لە چوار کۆرپۆرێشنی بەسەرۆدانریاگە و ئشغاڵ کریاگە مردمەکانیشی مەوجودن مەرجومەکانیشی وجودیان ئشغاڵ کریاگە ئاغاز ڕەهایی ئەم مردمە هەڵگەڕاندنەوەی ئەمانەسە بەسەر خۆیان بەسەر ئێرادەیە خۆیان تەوەجۆ بکە تەوەهم نییە ها چون ئەو وەختە توش تەوەهم لێدەی ئەی تۆ حیزب دموکراتە کوێی ئەی تۆ کوردە کوێی سەرکەن ئێوە وەختی گەرەکتانە پوخڵەواتە خۆتان بخونجنن تەواوە دنیاکەنە ئەرباب بۆ سەر ئێمە چارە کەس ناکەین و یاڵەتە متحدەی ئەمریکا کەس چاری ناکەوت دێ بۆ ئەسڵحاگر کەسە دەست بۆ گرتکدە ئێمە چارە ئێران ناکەین و چارە دەوڵەتە ئێران ناکەین دێ قەڵەتە کرد ئەسڵحات گرتە دەست دەی تۆ لە لەحزەی ئەوەڵش کەستە هاوەرگەیتر بۆ ئەسڵحاگریتە دەستە دەسوێتکە موافق نەکەین و سەرزەمین ئێمە ئشغاڵ کریاگە لە دەستمان چووگە و گەرەکمانە بیگرینەوە وگرەکمانە فەتحی کەینەوە و ئاهادە ئینسانە کوردی ئیشە شرکت بکە لەم فەتە سەرزەمینیە خەریکی نەوکارەکەین پاشان پرۆفایل و ناو و وێنەیەکی فەیک نیشان دەدێ دەڵێ ئەم خانمەیە و بابیناس ئاخرەوە خۆت پێگەنینت نایوەژدان دیسانەوە ئەم خانەمە ڕۆتە حەواشی فەرارە بە جڵەو ئەکا ئیسە گیری داگە بەم شاهدە عەزیزم اتهاماتە ئێوە خەیلی بەر لە شاهدە ئەم پەروەندە مەترەح بوو وتم دووبارە پێویست ناکە تکراری بکەمەوە تۆ ئێشی بێ ئەمانە تۆزیح بەیت بۆچی سەرچاوی مەرگە سامانە بێفەر ئێوە سێ نەفەرن ئێوە سێ نەفەر و بعد ئاغای ئەرسەلانە یار ئەحمەدی بۆ ئێوە فقط سەرچاوینی بۆ حکوومەتە حەلیم نییە بۆ کەیبس و چوار نییە بۆ ئنارتی نییە بۆ حەج کامیان نەبوو تا ئەم دەقیقە نەوگە بۆ ئێوەن و سناریۆیە کە لە بەینتانە ئەگەڕێ خەریک بوون پۆخڵەواتیکەن و خوافریکا و خۆڕەحمەتیکا و ڕاستی و ناڕەحەتم و بابچێ پێکاری ئێوە خەریک بوون واتانەیە کرد تامەی کە ئێمە ئێوەماندا بەرە پرسیار بابم ماجرا خەیرێ مەشکوکە ئەم ماجرا بۆ هەر کەسێکی مەترەح بکەی بۆ مردمی واز بکەی مردمێژێ ئەم داستانە ئەم هەبیرە ئاوە فراغڵەگرێ بۆ چۆن حکوومەتە حەلیم بۆ حکوومەتە حەلیم گزارشە پزیشکی قانونی ناداتە دەرو ڕسانەئی ناکە بە وردی و بە حەساسیەت لەسەر ئەم کەیسە نادوێت خانمە گوڵاڵەیە کەمانگەر خەڵکە کوردەوار ئەم وڵاتانتە دیگە چۆن ئەم مردمە ئەگەوجنن یەکێک لە کارەکانیان ئەمەسە کەیسە ملیان بۆ دروستەکەن کەیسە ملی هەر لەم بریتانیا 15 ساڵە پێش کەنیشکێک گەم بوو بەناوی مادلین ئەگرشتبانەکەم مادلین لە پۆرتوقاڵ گم بوو 10 ساڵە تەواو میدیاکانە بریتانیا و جەهان بە شوێنە مادلینە ئاگەڕیان کەنیشکی 3 ساڵە بوو بە کەیسە ملی بوو بە تیشرتە سەر بەدەنە مردم سازمانە خێرخوازی فوتباڵیست هات کەمپینی بۆ گێڕا بازیگەرە تەلەڤیزیۆن هات کەمپینی بۆ گێڕا دەوڵەت هات کەمپینی بۆ گێڕا نەقشی بوو لە انتخاباتە یەک کەیس چۆن تۆ ئەمە بە حەساسیەت بەرخوردی تەکاناکەی ئەوانەی حکوومەتە حەلیم نییە دەست نیشاندەی دەوڵەتە ئێرانی و ئەربابیان یاڵەتە متحدەیە ئەمریکان ئەوانە نییە نەقشیان فرۆشتن نەوت و تەوزیع پوڵە بەسەر نەوکەرانە خۆیان بۆ نابوتی ئەم مردمەسە ئەم جۆرەشتانە احتیاجیان پێی نییە دەنا ئیستەمەشیای حساسیەت و عمومیە مردمە کوردەوار سەبارەت بە کەیسێک تبدیل بواە بە کەیسە ملی و لە ئەمانەیان مشخەس بکردە تۆ چۆن سکوتەکردە تۆ چکارەی تۆ چۆن بە مردمە هەولێر و سلێمانی ئێژی من حکوومەتم تەپداگەسە من سەریان لە هەست و نیست خستنە فاسدەکردن لە بینە بردن لەگرا ئینسانێ مردگە و تۆ حیچ نەقش و ڕۆڵێ ناگێڕیت و دیار نییە نەقش و ڕۆڵت ئەم گەردەن کڵۆفتانە بە عینوانە پۆلیس داونیاگن لەوێ بۆچی دادنیاگن بۆ سەرکوب بۆ کوشتن ئینسانەکان بۆ نابودکردنیان یا دادنیاگەنە مردمە حساسە ئەمنیەت بکە زاهرەن ڕووکەش تحت ناوە شعار و کارکردی کە تۆ بۆ ئەمانتە تعریف کردگەسەوە کە درۆ ئەەکەی نەقش ئەوانە نابودیە مردمە کورد و ئومەتە کوردیە تەوەجۆت کرد
پس لەگا ئەسڵان مەسئلە پوڵ و ئەو شاهدە و شاهدە خانمێکە بە ناوی سواهیلەوە لە ایالات المتحدة ئەمریکا وأم مكالمة فيما بين ئاغایانە شەهریارە تەحماسبی ئاغایە نەعیمە نەجەفی و ئاغای ئەفشینە کەرەمیان شنەوتە گیسی حاڵیت بوو خۆیشی نەشاردەوە شجاعانە و با شەهامەتە مطلق هاتووتی من ئەمە بیستەگە خۆت ناویە و کوڕیشێ نەدا من خۆم ئەو ناومە پێیا کرد قازی بزانە ناوێکی جالی وێنەیەکی جالی فەیسبوک ئەمە تۆ کەسێکت بە من ناساندووە کە خەبەری لە هەموو چت هەیە ئەی بۆ ئێمە نایناسین ناوی فەیک و وێنەی فەیک ئەمە کارکتەری واقعی نییە خۆتیشۆ باش دەزانی بەڵام کەیفت دێ بەوەی کە شانتاژ بکەی کێشەدەوەیە حەز دەکەی بتبینن کێشەیە سەرەکی گەورەی تۆەوەیە زۆر حەز دەکەی بتبین تۆ بازم بوویتە ڕەوانشناس خانمە متتەهەمە گوڵاڵە کەمانگەر و خەریکی لەگڕا ڕەئیەدەی کە من حەزەکەم مردم بموێنن تەوەجۆ ئەفەرموویت ئەگرا مەسئلەیە جنایەتێکەوە تۆ تەنیا بەرجەستگیە کە هەست دووست دختەرە تەرەفوگی و خەریکی ئەم جنایەتە و ئەم مەرگە مەشکوکە ماسماڵیەکەی و لە گرایشە فقط خەریکی بە فەحاشی و بە فرارە بە جڵۆ و بەدانە ئیتهامات و سعیەکەی بە تەخریبە دیگەران ئەم داستانە بۆ خۆت بوویتە بەرەو ئێوە مردمانە تەوسعە نەیافتەیەکن مبارزەیش نازانن شتێ بە ناوە مردم نافەهمن ئومەت نافەهمن سەرزەمین نافەهمن بۆیە بۆتان مهم نییە مردم چۆن قزاوت ئەکا و چۆن ڕەئیتان لەسەر ئەدات بۆتان مهم نییە چون ساختە و پەرداختەی دیگەرانێ بە مؤسساتی لە ئێوەی حمایەت ئەکا تۆ حکوومەتە حەلیم وا لە پشتتا حکوومەتە حەلیم بۆتی پۆخڵەوات کردە تۆ فعالین جامعەی مەدەنیە دەوڵەتە ئێرانی وا لە پشتتا بۆتی پۆخڵەوات کردە بۆیە بێمنەتی و هەر جۆری مەیلتە قساکەی من شانتاژ ناکە من تەرحە سوعالم کردگە و ئەم سوعالانە مشخصە من ئێژم سەرچاوەیە ئیعلامە مەرگەم ئاغا تۆ نەعیمە نەجەفی شەهریارە تەحماسبی ئەرسەلانە یارەحمەدین و مشخصەن ئەرسەلانە یارەحمەدی ئەم خەوەریە لە نەعیمە نەجەفی گرتگە تۆ بێ سابتی بکە سەرچاوی ئەم خەبەرە ئێوە نین 4 نەفەری ترە 4 دەستگای خەبەرگوزاریە تۆش بێ سابتی بکەی و بعد نەئیستە بڕۆی بیدەیتان ڕوودا و بێژێتی ئیستە نا لەو ڕۆژە کەمە تفاقە کەفت چۆن ئێوە سەرچاوە ئێمەنە فقط کەسێکە لە بینە ئێوە لە بین چووگە تەوەجۆەکەی ئەمە شانتاژکردن نییە ئەمە کەیسێکە کە ئێوە خۆتان مەترحتان کرد ئێوە هاتن مەترحتان نەکردایە مردووی تر بۆ باستان کرد ئەم مەردەمە چۆن زانی لە تەریقە پەیجەکانە ئێوە زانی پەیجە نەعیم و خەبەرگوزاریە هەنگاو و تۆ شەهریارە تەحماسبی و ئێوە مانان ئەمتانە مەترح کرد خۆ ئێمە نەمان کرد خۆ مەسنەدە ئەمە ئێمە نەوگین ئێمە بووین ئەمە کوێی شانتاژە شانتاژ یعنی چی چۆن ئەمە لە نظرە تۆوە مهم نییە بابا ئێوە چۆن تووفانە تویتری ئەکەن زارا 10 ساڵ نەکەنە زندان زارایە فعالە مەدەنیە زوانە فاسۆمی بەرساختەی دەوڵەتە ئێرانی نەکەنە زندان چۆن ئیستە تووفانە تویتری پێشکەشە شەماڵە تویتری ناخەنە ڕێ ئیستە ئەمە بە تۆ سابت ئەکا تووفانە تویتریە زارا خانم نیرویە سایبریە سپاهە پازداران ئەی خاتە ڕێ و تۆیش دای ئەنی خاڵی بووی چون ئەزانن سەرکەوتنی واتیە ئائیستە مشخصە ئومەتە کوردی بزانن کامەیان تووفانە تویتری ئەخاتە ڕێ بێژێ مەسعود تۆ نەوتفرۆشی یا ڕئیسە پارتیت مەسعود تۆ موچە تەوزیع کنی یا کوڕەکەت و برازاکە حاکمانە حکوومەتە حەلیمن ئێوە چ کاران
نەوت فرۆشن یا حاکمن. ئێستا مردم ئێشێ تووفانە تویتری بکە کوا چۆن بۆ زارا ئەتان کرد بۆ ئەمیناکەن ئەم مردگە کوژیاگە. حتا ئەگە شرایط حکوومەتە حەلیم ئەمی بەرەو خودکوشی بردووە حکوومەتە حەلیم ئێشێ پاسخگووێ بەرامبەر بە مەردە پەنابەرێکی سیاسی لە خاکە خۆیان. ئەفە ئەم ئیدعانە ئێوە ئیکەن و دنیا واسە و پۆلۆتیکە و ڕیال پۆلۆتیکە و حکوومەتی فدراڵیە و یاسایە و قانونە و هەر ئەمانە ڕعایەتکەن. یاوڵاتە متحدەی ئەمریکا گەرێکی پەلامارە سەرزەمینێ بدات ناتوانێ هەل لە خۆی بوومە ئەتۆمی لێبە. ئێشێ بێت بە تئۆری سیاسیەکەی خۆی بەوەی کە مەوجودیەتی پێداگە بە عنوانە ئامریکای و ئێژێ ئامریکا کشوەرە ئازادێکەوە مجەسەمەی ئازادی دانیاگە و لیبرالیزم مەترەحەکە و ئێژێ دموکراسی بە دنیا سادرەکە ئێشێ بێ سابتی بکات و دوشمنت دموکراسیت دوشمن لیبرالیزمی دوشمنە ئینسانیەتی و حقوق بەشەری تا بتوانێت پەلامارە بە. ناتوانێ بکارە بکاروا لە خۆیوە ناتوانێت بۆ مەئەتۆم داگرێتە سەرەتەوە. هەڵیت بوو حکوومەتە حەلیم مەشیان کارێ بکردایە نەیکردگە. ئەمە شانتاژ نییە بفەهمن ئێمە شەهروەندانە ئێمە یارانە ئەم سەرزەمینینە و دنیای ئەمڕۆ پیچیدگیەکانی ئەزانین. مەسائلێکە ئێوە تەرحیەکەن بۆ نابوودی ئەم سەرزەمینە تحتە ناوە کۆرپۆرێشنەکان ئەزانین. سوال ئەمەسە بۆ لەم مەوردە حتا پرینسیپەکانە کۆرپۆرێشنەکانتان ڕعایەت نەکرد بۆ ڕعایەتتان نەکرد. ئەمە شانتاژ نییە خانم، ئەمە ئێوەن و بچووکترین احترام بۆ ئومەتە کوردی قائل نیەن، بە بەشەریان نازانن، نەزەریان و ئەفکاریان بۆتان مهم نییە چون ئێوە ساخت و پاختەکەن لە پشتە پەرداتەکە یەکتریا. کورد کێس حیزب دموکرات، کورد کێس کۆمەڵە، کورد کێس پەکەکە، کورد کێس پارتی، کورد کێس یەکەتی، کورد کێس یەپۆگە، کورد کێس ئەمانە نەوا تۆ ئەیان ناسی، ئەمانە لە پشتە پەرداتەکە یەکتریا ڕێەکەون، سەرمان بۆڕن، بمان فرۆشن، تاڵانمان کەن، تەجاوزمان پێ بکەن. ئەمانە نە. مردم چکارەس، مردمە کورد چکارەس. ئەم ئادرسانەنە. حاڵیت بوو 2000 نفر خەریکن دەتبینن باشە بەستە، یعنی هەوڵ دەدێ زیاتر بتبینن بەڵام ڕێگەکەت باش نییە. لە ڕێگەی ئەوەی کە بێ هەندێک شتێک خۆت نازانی چییە هەر دیسانەوە حملەی شەخصیت کردو و من گەرەکمە خەڵکی بموێنن، من گەرەکم وایە خەڵکی بموێنن ئەو فەمەنیست، گەرەکم وایە خەڵکی بموێنن ئەو تەرەفداری حقوقی ژنان، گەرەکم وایە خەڵکی بموێنن تەرەفداریم لە حکوومەتە حەلیمە کرد، گەرەکم وایە خەڵکی بموێنن کوردی فاسۆمی بازیم دەرەهاوت بەڕاستم و بەڕێزەکەم و گەرەکم وایە مەشهور بووم خەیرێ کارەمەتوانی بکەم کە تۆ ناتوانی بیکەی و ئەمسالە ئێوە ناتوانن بیکەن. ئەو ئستعدادانم هەست استفادە لێ بکەم. تۆ حملەی شخصیەکەی دووبارە ها من لەگرا کەیسێکم هاوڕگەسە حزورە مردمە ومەتە کوردی و خەریکم فێریان ئەەکەم لەسەر قاچە خۆیان بوێسن و حەقە خۆیان محققێکەن و ئەوان بە مەسنەدە قەزاوەتە واقعی ئەزانم و نەقش و ڕۆڵ ئەزانە ئەوان ئەزانم و جۆرم بەرعەلەیە ئەوان و یارێک لەم سەرزەمینە کردیانە. هەڵیت بوو ناو وێنەیەکی فەیک نیشان دەدێ دەڵێ ئەم خانمەیە و بابیناس ئاخرە خۆت پێگەنی. من ئیتر جوابێ تو نادەمەوە بەس ئەمانم بۆت نارد کە خۆت خۆم بوویەوە زەنی کە ئەگەر دەڵێم ناتەواو ئێوە جوابە من نادەنەوە، ئێوە ئێشی جواوە ئومەتە کوردی بانەوە، ئێوە ئێشی جواوە ئەفکار عمومی بانەوە. تەوەجۆ ئەەکەی تۆ جواوە من نایتۆ تۆ کەلەخەی، تۆ گەرەکتە من تحریکەی، تۆ گەرەکتە من لەم شەرایەتە
بڕۆمە فازە چەلەحانی وە شەڕە ژنانە سەرەکانی بکەم تەکەتوە من هیچ غەرەزێکی شەخسیم تەکەتوان نییە وتەکە هیچ کەسێکانەمان بووگە لە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ ئێمە لە مۆردە ئەفرادی قسەمان کردگە کە نەقش و ڕۆڵیان بووگە لە نابوودی ئومەتە کوردی وە سەرزەمینە کوردەوارە تۆیش لەگرا نەقشە دەمەسە دووست دختەر بووی فقط خۆ نەمان هاوردی بێژین تۆ دکتۆرا بووی و بێژین تۆ فعالە سیاسیت و بێژین تۆ فرە مهمیت و تۆ پێشمەرگەی حەدەکا بوو نە تو دووست دختەرە سامانە جێرجیسی ئەمە تۆی بەرجستە کردەس و نسبەتە بووگەتەکە ئەم جەریانە لە ڕابتا بووگی لەم جەریانە بۆیە باست ئەکرێت هەیە علەت و وازعی ئەو تەوەهمەیە کە هەتا بێت وایە دادگای بە 2000 کەسکە من تەوزیحمدا بۆ ئێمە دادگاماندانیاگە مبارزە ئەمەسە وا ئێمە ئەیکەین و خەریکین جامعەیە خۆمان ئەسازینەوە بەبێژن مبارزە تەوەجۆکەی ئەو کارەوە ئێوە ئەیکەن ئێمە پێژین خیانەت وە سزای ئەدەین تۆ حیزبەکانت ڕفیقەکانت و بە ئێوەی ژین خائنین قەیناکە با ئێوە بە ئێمە بێژن متەوەهمین ئێوە تا بە ئێمە ئێژن متەوەهمین ئێمە کۆمەلگای کوردەوارمان ئەحیا کردگەس و سەرزەمینە کوردەواریش نجاتە دەین و لە ئەشغاڵ دەری تێرین تەوەجۆکەی فاڵۆ دەکات بێت وایە 2000 کەس هەر کەسی فاڵۆ کردەوە مەشروعیەتی و پەیدا دەکات محکەمەدا بنێت مەشروعیەتی و پەیدا دەکات خەڵک مەتەهم بکات مەشروعیەتی و پەیدا دەکات داستان دروست بکات دەتوانیم بۆی سانیشە بەڵاو بکەیت و کە پێم وانییە بیکەیت خانەمە گوڵاڵە کەمانگەر هیچ کەسی لەم دنیا ڕەحبەریەت بە تۆ نادا ئێوە چرا عادەتتان کردگە سەدام حسێنتان کاتۆ پیاک ئەسڵحەتان پێبا و پوڵتان پێبا و گەورە بوون و نانە ئەو بخۆن و تا بتوانن دوو تەقە بکەن تەوەجۆکەی ئێوە عادەتتان کردگە استخباراتە سووری دروستان کات بعد دەوڵەتە ئێرانی مەتنتان پێبا و حمایەتتان بکەوە شاشتان کات وەکو پەکەکە ئێوە عادەتتان کردگە سیستم و کۆرپۆرێشنە ئێرانی دروستانکە وەکو حیزب تودە حیزب دموکرات قازی محەمە قاسملو ئێوە عادەتتان کردگە کۆرپۆرێشنە ئێرانی بتان سازێ ساواک دروستانکە ئێوە عادەتتان کردگە ئەم ساڵە ژووبین ڕازانی بێرن وە تێئۆریزەتان بکات حەڵیت بووم ئێوە عادەتتان کردگە دائیمەن کەسێ دروستان کات بۆیە هیچ وەخت ناتوانیت بفەهمی ڕەفتارەکانە تۆ بۆ تۆ نەقشێ تعریفەکاتۆ هیچ کە تۆ ناکاتۆ ڕەهبەر تۆ ئەگەر ڕەهبەروی خۆت بەدەسی تێری بەدەسی تێری هیچ کەسێ تحت ناوە شعرە هەناوڕە شیرین لە گوڵەیەکی گۆبکەی ئەم سەرزەمینە تۆ ناکات و کورد پەروەر ناتکا خوو ڕەفتار حرەکاتت مەوازەعت مشەخەسی ئەکا کە تۆ کورد پەروەری بحرەنهایە کە ئەکەوێتە ناوە ئەم سەرزەمینە مشەخەسی ئەکا کە تۆ کورد پەروەری ڕەهبەریەت زەمانێکە کە تۆ لەم کۆمەلگا و وەختی تەواو و مردم دەمی داخریاگە بێ ئەم تاریکیە بشکێنی و بەرە مردم بکەفی و دانە بەدانەی ئازارەکانە ئەم مردمە و ئەم سەرزەمینە بەرجەستە بکەیت و سەعیکەی لەگەڵیانە دەست و پەنجە نەر بکەی شەڕ بکەی ئەوە تۆ کات و ڕەهبەر نە کۆنگرەیە حیزب دموکرات قاڵی بووی تۆ بە کۆنگرەیە حیزب دموکرات و ڕسانەیە کەی بسوچوار و NRT ناوی تۆ ڕەهبەرە ملەتە کورد ئەم کارانە تۆ ئەکات و ڕەهبەر کە بیکەی تەوەجۆت کرد ئەمانە مردم تەشخیسەدا تۆ هەیانێ ئینقلابی بوون ئەوە نییە کاورا پێتی با تۆ لە عەمەڵە ئینقلابی خۆت ئەوی تۆ ئینقلابی
تۆ بەگرتنە ئەسڵحەیە حیزبی دموکرات کردنە لە باسە خاکی ئەبەرت خۆت بێژی بژی پێشمەرگە ناوی تۆ قەهرەمانە مردم، ناوی تۆ دژدەڕە مردم، ناوی تۆ دژدەڕە ئومەتە کوردی. نا، تۆ کاورایەکی تێ هەڵدریاگە متەوەهمە حیزب دموکراتی وا دروستیان کردەگە. بۆیە تۆ ئەوێنی لە کەرکووکە یەک نەفەر نەیوت ئەمە سەرزەمینە کوردەوارە و حەشت شعبی بۆی نێبێتە ناوی و حەشت شعبی بەرساختەیە دەسە دەوڵەت و کۆرپۆریشنە ئێرانیە بێسێ با لە میلە ئەسڵحەکەی وە لی بدات و فەرماندەکەی کە فەرمانی ئینسەحابی پێداوە لی بدابێ و بیکوشتایە. بۆیە تۆ نەدی یەک کودتایە سەربازی بکرێت، نەدی بکرێ، چون ئەمانە دژدەڕام سەرزەمینە نین، سەربازە ئەم وەتەنە نین تفەنگچی مەسعودە بارزانین، تفەنگچی مچەیە هەژین، بە قسەی خۆیان خۆ نییە بوون و قەهرەمانە ئەم ملەتە، قەهرەمان دڵ فەتحەکە، حەیرەت ئەکەن مردم لە تەماشای مەیدانە شەڕی، حەیرەت ئەکەن. تۆ ناتوانی بە سلەبریتی سازی عشق قارەمانە کوردی بخەیتە ناو دڵە ژنە کوردی. قارەمانە کوردی بە قارەمانەتیە خۆی دڵە ژنە کوردی تەسخیرەکە. هەڵیت بوو چون تۆ شتێک بەڵاو دەکەیتەوە کە ئەو وەهمەی خۆت تەئید بکات. دیت کە بڵاوم کردو و بڵاویشی ئەەکەمەوە هەرچیە بێژی بڵاوی ئەەکەمەوە، هەر کەسێ هەرچیەک بێژێ من ئەیوە مەساحەتە مردم، من حەجێکم پێ نییە بێجگە لە تەلاشە بۆ حەقیقی بوون و ژیانە لە حەقیقەتکردنە، حەجێکم پێ نییە جوز ڕزگاری و ژیانە ئینسانی ئینسانە کوردی لە سەرزەمینە کوردەوارە. هەر کەسێ بە هەر ئیستدلالێ بە هەر قودرەتێ قسە بکە، هەر جۆرێ قسە بکە من لەم تریبوونە بڵاوی یەکەمەوە و تریبوونیشی پێدەم لە ساحەتە ئومەتە کوردیە قسە بکات. عەلیە خامنەیی بێت ئەی دەمێ ترس و واهمەیەکمان نێمە، خەتابە بە ئومەتە خۆمان خەریکە تەماشامانەکات. ئەم فایلە ئەمڕۆ دەسی نەگات 10 ساڵی تر دەسی ئەگات، خەریکە تەماشامانەکات وە قەزاوەت ئەکات و تاریخی بۆ بەجێتێڵین و بە ئیمڕۆمان ئایندە دروستەکەین. ئایندەی ئێمە لە ئیمڕۆوە دەست پێیەکە کە ئێمە ئیکەین. گەرەکمانە بەر بە جنایەت بگرین ئاوا ئەیگرین کە تۆ ئەوێنیت، گەرەکمانە بەر بە ساختە و پاختەکردن و مەحافلە پشتە پەردە بگرین ئەوە ئەیگرین کە ئیمڕۆ ئەیکەین. ئیمڕۆ ئەمە دەست پێیەکە، ئەمە ئەوەڵیەسی دووەمی سێوەمیەکەی مشارەکەتە عمومە مردمە کوردەوار لەم شۆڕشە لێو دووە تۆ ئەوێنی ئایندەی ڕەهایی ئومەتە کوردی دروستەکە، قارەمانە کوردی دروستەکە، ئینسانە کوردی زێنگەکاتەوە ئەحیایەکاتە دووبارە لە ئیمڕۆوە دەست پێیەکە. ئەو ئایندە سەوارە تەنکە ئەبرامز ئاغای ئەمریکا و بابەتان نایێت، سەوارە جوولەکەی ئەژدادتان نایێت. ئێوە کار بەدەستانە جوولەکە، ئێوە ئەو ئایندە بە تەلاش و بە مەچەکە ئینسانە کوردی تێت لەم لەحزە دەست پێیەکە. وەختێ من وتم لە تەمسیلەکەی دەریاچەی یەخاوتم شمشێرەکەمان دانیا بەرترەکەکە و وتمان ئیتر هەڕا ناکەین، ڕاستگاری لە سرعەتانیە هەڕا ناکەین، ڕستگاری و جاودانەگی و ڕزگاری لە شەڕە و شەڕەکەی. ئەوە ئاغازی بوو و ئیستەواینە ئەو شەڕە جبهەیەکی پان و بەرینی وەسیعی ئێوە و ئێمە.
تۆ بەجێ ئەمەی کە ڕەوانشناسیت دەربەهاوردایە و حملەهای شخصیت وە من بکردایە و زیاتر سابتت بکردایە بە مردم کە لە گرا مقەسری و جنایەتکاری خۆت و دۆستەکانت ئەتوانی دارای زەکاوەت بیت و سعی بکەی ئێرائەیە مەدرەک بکەی تەوزیح بدەی و بەحس بکەی بۆ واتان کرد. ئەمە کێشەی هەرە گەورەی مێدیایە، خەتای تۆش فقط نییە، یعنی زۆر کە سەروایان لێ هاتووە کە وجودی دەرفەتێک کە تۆ بێ قسە بکەی فەیسبووکە پێشتر نەبوومانە، پێشتر رادیۆ و تەلەڤیزیۆن بوو، هەندستافیان هەبوو، کەسێکیان هەڵدەبژار پێوەریان هەبوو بار هەڵبزان کابرا لە چی سەریەوێت تۆ بێت قسە بکە. بەڵام خانمە گوڵاڵەکەمان گەر شکایەت ئەکات تەحتەناو ئەمەی کەمە کێشەی میدیاس، جاران تەلەڤیزیۆن بوو رادیۆ بوو ئیجازە نەدا هەر کەسێک قسە بکاوە کاورامەشەیە پسپۆڕ وایە بیان وردایە. ئەم خانمە کە پێشمەرگە حیزب دموکرات بوو بێ کە حیزب دموکرات ادعا ئەکا مبارزات کورد ئەکا بەر عەلەیه دیکتاتۆر بەر عەلەیه و دموکراسی گەرەکە. یەک کەلام من خەریکم ئەدەبیاتە ئەمانە بەحسەکەم ها. ئەو اتفاقەوە انقلاب دیجیتال خستی ئەمە بوو انحسار تریبونی لە دەستە صاحبانە انحسارات دەراورد. ئەسڵە ئەوەڵە مبارزات و دموکراسی ئەمەسە انحسارات لە بین بووی تەوەجود کرد. تۆ حتا ئەگەر دموکراتیک بوو بیت شەهروەندە دنیای ئەمڕۆ بوویت ئێشی موافق ئەوەوی کە انحسارات نەمێنێت. ئەمە یەک. دوو، دموکراسی لە جامعەیەکە ئەتوانێ بچێتە بەرەو کە مردم ڕۆڵ و نەقشی تیا بگێڕن. یەکێ لەوانەی کە بە مردم ڕۆڵ و نەقشەدا میدیاس کە بە مردم ڕۆڵ و نەقشەدات. بۆیە مردم بەرامبەر بە قەزیەیە حساس ئەوونۆ و میدیا ئیشی ئەم کارە بکات. چون قدرت مەیلی بە سوڵتەی زیاترە و مردم ئەتوانێت لە تەریقە میدیا ئەمە ئستدلالات دموکراسیە وانییە. ئەمە ئەو شتە نییە کە ئێوە حەزی پێەکەن و واقعیە و تەوەهم نییە جەهانە کوردیەکە ئێمە نییە. ئەمەی ترە شتەسەیەوە کاری پێەکەن. تۆ بۆ مخالفە تریبونە ئازادی، تۆ بۆ مخالفە میدیای ئازادی. ئێمە چووگینە حزورە مردم ئەقلیان هەست شعوریان هەست گەورە بووگن باڵغن ئستدلال تێگەن و ئێمە بە ئیحترام و بە ئەدەب و لە حزورە ئومەتە کوردیا خەیکن کەیسە ئێوە مەترەحەکەین. تۆ بۆ ناڕەحەتی ئینحسارە تریبون نەماگە، چون تۆ ناتوانی بە زەد و بەند ئیتر بچی دەنگە بگەێنی لە وەیساف ئەمریکای کوردی شاهد عەلەوی لە پەیجی ڕاوێژ ناڕەحەتی. چون پەیمانە حەیدەری جاران وایە ئیگنۆریان ئەکرد کەس نەیەبیست. پەیمانە حەیدەری مەجبور بوو بچێتە مەحافل و ببێ بە کۆچەری و دەرەماڵ بە دەرەماڵ بڕوا و بدات و سەر و کەللە با لەگەڵ یەک نەفەرە. وەلی ئەمڕۆ پەیمانە حەیدەری ئەتوانێت لە تەریقە فەیسبووکەکەی و لە تەریقە شەبەکەهای ئیجتماعی و جەهانە کوردی تەولید کا و ئومەتە کوردی گوێی لێ بێت و ئەحیای کاتەوە. بۆ قینتان نەبەتێت؟ مەگەر ئەمە عینە دموکراسی نییە؟ مەگەر ئێوە حەز بەم دموکراسیە ناکەن؟ مەگەر ئێوە حەز بە دنیای غەرب ناکەن و لاوە دموکراسی فرەخاسە و حەزی پێەکەین و بابیکەین و دەوە ئینحساراتی شکاند؟ خراوە ئینحسار شکیاگە تۆیش مەوجودیەتە پەیا کرد؟ تۆ هەر لەمە ئستفادەت ئەکرد تووفانە. تۆ بەمە مەگە نەوگی تۆ قەهرەمانە حیزبی دموکرات و جامعەی مەدەنی تووفانە تویتری ئەکەی؟ تۆ مەگەر نایژی بە تووفانە تویتری سێ زندانیمان لە مەرگ نەجاتدا؟ چۆنە ئیستاکاتت دەسە ئێمە خراوە پسپۆڕیان مەشایە بە هاوردە دا تۆ پسپۆڕ بێ نەغدە قسەی ئێمە بکەرەوە بچۆ وەکیل بێرە قازی بێرە قازی دەوڵەتە ئێرانی بێرە بزانم لەکوێ ئێمە ئشتبامان کردگە لە تەرحە مەسئلەکەمانە. ئومەتە کوردی خەریکە هەشنەفێ. بۆ لە بینچوونە ئینحسارات خراوە. ئێستا مردم هاوارەکایژێ ئەم ئینحساراتە نایڵێ ئێمە نەفەس بکێشین. یەکێک لە دەلایل شۆڕشە کوردیە ئێمە مبارزەتەکە ئینقیاد و کۆیلەیی و ئینحساراتە، ئینزباتە کۆرپۆریشنی، ئینحساراتە کۆرپۆریشنیە. ناڕەحەتی سەخت و تاشویتە و تەبەقە و بانە ناوە حیزب دموکرات. 4 نەفەرتانی سەوەیەک و ناسیگە قینتان لێ تێ. حەزب دموکرات بە تۆوتی تو سەوادە هەست.
شاهد علەوی بە تۆوتی تۆ پسپۆڕێنە تۆ حیچێ نەویت کەی 24 ئێژێ فڵانە کەس بێزادە خۆشحاڵی مەسعودە ڕۆستەمی فڵانە کەس سەری ئەوێت و کەی 24 ئێژێت ئەنام ئاغا لە حوزورە ئومەتە کوردیە حەج لیاقەتێکی لە خۆی نیشان نەداگە لە تریبوونە کەی 24 دەرنەکەوێ کەس نایناسێت وەلێ ئێمە بە نەفەرێ دەستمان پێ کرد من بە نەفەرێ دەسم پێ کرد بە نەفەرێ پوڵیشم بوو بیدەم بە ڕووبات 300,000 نەفەر بکاتە ناوە کاناڵە تەلەگرامی یەکەم فەیکم کارە فەیکم نەکرد خۆم ناخەڵەتێنم ئەدیشم بۆ 1 نەفەر لە فەیسبوک نهنارگە وتکمە ئەگەر کەسێ حەز ئەکا بەم قسە ڕقە کوردیانەی منە با خۆی بێت گوێ بگرێت من ناڕۆم لە خۆمە خەڵکی بدۆزمەوە ئەدی بۆ بەهەنێرم ئیگنۆرم کە خۆی ئێشێ حەزی پێ بکە خۆی بێت خۆی حەز بکە بەم قسانەوە بیشنەوێ خۆی لە ناو ئەم کەلامە خۆی بوێنێتەوە بۆ قینتان لێتێ بۆ لە ئازادی ئەترسن بۆ ناتوانن حوزور پەیاکەن لە جێگەیەکا کەسی حمایەتتان نەکا من لەسەر کار ئێستا کارم تەعتیل کرد هاتمە گرام لایڤمە کردو نە ئارشیڤم وا لە پشتەها باران ئەوارەی دەنگ باران تێت تەم شیشەکانە ماشینەکەی گرتگە نە ئارشیڤم وا لە بەردەسا نە خۆم ئامادە کرد من وێسیام تا ڕەفیقێکم هات جێگەمی گرتو شارژم نەبوو تا مۆبایلەکەم شارژ بوو بەعد قسەکانە تۆم لێدا و خەریکم قسەیان لەسەرەکە بچۆ نیشانی بدە بە هەر کەسێک کە تۆ فکرەکەی پسپۆڕە نیشانی بدە ئەفلاتون بە یەک تەمسیلە غار بوو بە باوکە فەلسەفە بچۆ من تەمسیلە دەریاچەی یەخم بۆت لێدا بچۆ من لاوەکە زەمبیر فرۆشم بۆت هاورد و جیهانە کوردیم لەسەری خوڵقاند 180 دەرەجە بەرخەلافە دنیای ئەمڕۆ ئەوان تەکان ئەخۆن لە مەرگا لاوەکە زەمبیر فرۆشە من لە مواجه بوون تەکە جاودانەگیا تەکان ئەخوا ئەوە ئێمە کردوان من کردم بە گوزارشە لە جیهانە کوردی بەچۆ پسپۆڕ بێرە نەزەر بدات ئومەتە کوردی شاهیدەوە ئەزانێت کە ئێمە ئەزانین یا نازانین و ئەم دادگا ئێمە تەشکیلماندا کە ئومەتە کوردی لەمەوە بەبعد دادگاکانی بواتە پێشگای خۆی ئومەت بچێتە خزمەتە خۆی یارە ئەم سەرزەمینە بچێتە خزمەتە ئومەتە خۆی و یارانە خۆی و تەرح دەعوا بکات و دەوای عیداڵەت لەوان بکات ئێستا هەرکێ بۆ خۆیە ئەو هەرکێ بۆ خۆیە زۆر کەسی وەکو تۆ تووشی ئەو وەهمانە کردووە وامە گەورەترین خەساری ئەم سەردەمەی ئێمەیە لە کوردستان بەڵام بەوەشەوە زۆر کەس هەن لە تۆ زۆر زیاتر فاڵۆوەریان هەیە و زۆر زیاتر کەس لایکی لاپەڕیانی کردووە و دەچێتە لایڤەکانی خانەمە گوڵاڵە کەمانگەر من عکسێکم دانیاگە 300-400 لایکی خوارگە تەشەکرم لە دانەیان نەکردگە مەطلبێدا ئەنێم هەزاران ئینسانە کوردی تێ تەماشایەکە تەشەکرەکە گوڵ ئەهەنێرێ سەپاسە کەسیانم نەکردە چون پەیمانە حەیدەری لەگرا شەخص نییە فەرد نییە خۆی بۆ مهم نییە پەیمانە حەیدەری هەیکەلە متەبەلور بووی جیهانە کوردی و ئینسانە کوردیە من شخصێک نیم دارای نەفسانیاتە خۆم و بۆ خۆم کار بکەم پەیمانە حەیدەری کە دەم ئەکاتۆ ئەژدادە کوردی دەمەکاتۆ بۆیە ئەگەر بە شوێنە فاڵەوەر بوایەمە وەکو ئێوە هەر کەسێک کامنتێکی دانیام و زۆر سپاسەکەم بڕێزم حەزە پێەکەم بڕێزم بوومە قوروان باڵاکەت بڕێزم زۆر سپاسەکەم بڕێزم بۆ مهم نییە مەدحەکەی زەمەکەی قسەکەی ئەمە کەلامە کوردیە لە جیهانە کوردی گزارشەدا حەزی پێەکەی هەر بژیت قینت لێتێ ئومیدوارم بتکوژێت کەلامە کوردی ئەمە وادیە شەڕە وادیە شۆڕشە شۆخی خۆ نییە مناڵبازی خۆ نییە تەعارفات خۆ نییە ماڵە خالە خۆ نییە ئەمە شەڕە ئومەتێکە
بەڵام ئەوەی تۆ لەم ئاستەدا تووشی وەهم بوویتە ئەوانە ئەوەندە تووشی وەهم نەبوونە یانە بە نەزەر من دەبێت دقەتێک یانە چاوێک لە خۆت بکەی و ئەو وێنە گەورە بۆ خۆت دروستت کردووە ئەوە گەورەترین یارمەتیەکە کە دەتوانی بە خۆتی بکەی بەڕای من یانە بەڕاستی منم یەکە دوو ڕۆژە گوێم لە قسەکانت دەگرت لەلایەکە و دروانەی کە بەڵاوت دەگرت و ناڕەحەتی دەکردم ئەوە خانمە گوڵاڵە کەمانگەر تۆ لە گرایشە سادق نییە خەڵکە کوردەوار با بزانن ئەم خانمە وەختی من دەسم کرد بە دیبەیتەکانم ئەمانە بەرە من دامگرتە سەر حیزبەکانیان و خۆیان و فعالینە جامعەی مەدەنی لە فرەندی منیان دەرهاورد بەڵام هیچ کامیان منیان بلۆک نەکردگە بلۆک نیەن سەرچیان بکەیان دۆزی تۆ تەمامەنیان دیبەیتەکان ڕەسە دەکەن و ئەدەبیاتە گشتیشیان گۆڕیاگە تازە نە ئەتوانن وەکو قەیمون و حیزبی بازی بکەن نە ئەتوانن بێن جەدیدەن و خۆیان منتەسەب بکەن بە مەتنە ئێمە ناتوانن لەذا گەرەکیانە درۆ بکەن خاترە تعریفەکەنەوە ئەو ساڵە لە تارانە دانیشت بووم و وتم کورد شەڕکەرەوە ئەم واێژێت و یەکێتریان جۆرج ئۆرڤڵ دائەنێت و جۆرج ئۆرڤڵ هەنەکای بوو من ڕۆمانم هاوردگەسە ناوە سیاست و مبارزات من هاوردم بچن بێرن نمونێتر بێرن ئەرفانە ڕاهنەمە نووساگەسی جۆرج ئۆرڤڵم دیسانەوە خوێندەوە ئەوە کێژە من وە 5 زوان خوێندمەوە کامنتی بۆی دانیاگە هەڵمەت معروفی ئێوە گشتتان ئەم مەتنە ڕاپەڕینە تەکانتانی داگە تەماشای ئەکەن بە وردی وەرێ درۆ ئەکەن ناسادقن درۆزنن بەرساختن خەڵکی کوردەوار من خەریکم جواوە حەملەی شخصیم خانمە ئەدەمەوە کە ئێوە قەزاوەتکەن کوێی قسەکانە من تەواخمە بین مەسادیقەکەی بێرن داینێن تا منیش بێمە سەرتان باوەڕکەن من جواوە دانەیە مناڵ لەم سەرزەمینە کوردەوارە ئەدەمەوە چون پێم وایە هەر ئەم قسانە بوو لەم سەرزەمینیانە نابوت کرد دانە بە دانەی ئەم جۆرە ئستدلالانە بوون وابوون بە عەقڵ ناقص کەوتنە گیانە ئینسانە کوردیوە بۆیە من تەکەم ئستدلالانە کارم هەست هەر کەسێ بیکات جواوی ئەدەمەوە بیکەن جواوتان ئەدەمەوە بنووسن جواوتان ئەدەمەوە ناکەم بەڕاستی ناڕەحەت دەبووم بەوەی کە کەسێکە هیچ نازانە چون بەخۆی ئەجازە دەدات ئەوەندە درۆ سەرەهەم بکات هیچ نازانم یعنی چی یعنی لە داستانە زندگی تۆ ئاگادار نییە یعنی سەوادم نییە یعنی مەدرەکم نییە لە چ بوارێکە هیچ نازانم زندگی نازانم بکەم ئەقڵە معیشەتیم نییە چۆنە ئەقڵە سیاسیم نییە چۆن هیچ نازانم دێ ئەگەر هیچ نازانم تۆ بۆ ناڕەحەتەوی دێ هاتکم و خەریکم خۆم مەسخەرەکەم و مەردم وەڕیشم ئەکەنێ مە تۆ حەز ناکەی کاورە زەنگە داوە منە و کاکە و خەڵک وەڕیشە ئەکەنێ ئەموو دەیبرا تۆ حەزەکەی خەڵک وەڕیشم بکەنێ وەڵا تۆ دۆسە من نییەی باوەڕکە تۆ حەزەکەی من سەنێر بە هەسوونە سەرم و تەکە گاگەلا بچمە کەژ تۆ حەزەکەی من ڕسوای ئادەمم دە ئیستا تۆ بە مەرامە خۆت گەیگی مەردم خەریکن بە من پێکەنە نێژن شێتە تۆ بۆ ناڕەحەتی دێ تۆ بە مرادت دڵە خۆت گەیگی بێڵە با خۆم ڕسواکەم تۆ بۆ ناڕەحەتی دەی تۆ ئەگەر ئەمانە تەوەهم بووگن و بنەمایان نەوگە بۆ ئازارتی داگە مە تۆ نایژی من متەوەهمم مە تۆ نایژی ئەفکارە عمومیە مەردم مهم نییە ساخت و پاختمان کردە لە پشتە پەردە بۆ خۆمان ئەی چۆن لەگرا ناڕەحەتەوی بۆ ناڕەحەتەوی دانێ شێت قسەیەکی کردگەیتر شێتێکە و لاوە متەوەهمە و خوا هەڕی ناگرێت و تەواو بڕیاوە ئەوە نییە تۆ کامنتر دانیا ستاتوسە دانیا چووی عکسێکە گرت لە حاڵەتێکە کە من قسە ئەەکەم سایکە مەسەڵەن ئەی عکسێ بگری حاڵەتە مەسخەرەیەکی بێت دای بنیانم های مەسەڵە من تعادڵ ڕۆحی ڕەوانیم نییە و شیتم و نازانم و مەگە تۆم کارانتە نەکرد خوات دەی جوابی داوە
ئێوە کەی ئەفەهمن ئەمە ساحەتە ئومەتە کوردیە ئەو کەی ئەفەهمن پەیمانە حەیدەری کە دەم ئەکات و ئەژدادە کوردیە ئێمە دەمەکاتەوە و تۆ ناتوانانی لە بەرامبەرم حەقیقەتە بیوسی کەی گەرەکدا ئەمە بفەهمید کەی وەزن ئەم شۆڕشە تێتە دەستان کەی نافەهمی ئەم تەسویرە منە بۆ ئێوە ئومەتە کوردی غەریبە ئەژدادە ئێوە وا قسەی نەئەکرد وان نەئەخوڕی وا پیاگ نەبوو چۆن قسەیەکرد ئەژدادێەوە خەمزە خۆی تەسکەوا کردو چۆن بۆ ئەژدادە کوردی ئیتالیایی قسەکەن بۆ نجۆڕنە بەناسەر ڕەوا قسەکەن دەستەکانەدەن ئەمە فەرهەنگە مەدیتەرانەیە تۆ ئەفەهمیت ئەمە کارکتەرە مەدیتەرانەیە تۆ ئەمە ئەفەهمیت ئەلبەرکەمو بە باشی ئەمانە مەترەحەکات لەلایەکی تریشەوە ناڕەحەت دەبووم لەوەی کە چۆن مرۆڤێک دەتوانێت ئاوای بەسەر بێت بەڕاستی پێ دڵگران دەبووم بەڕای من کۆمەکی خۆت بکە خانمە گوڵاڵە کەمانگەر علم ڕەوانشناسی ئەبزارە دەسە نظامە سوڵتەس بە هەر کەسێک کە مەیلی بێ ئەنگ و بەرچەسپ بە دێوانە گیەدا شێتیەکە ئەمە فۆکۆ خاز بەحسیەکە نیچە خاز بەحسیەکە داسایۆفسکی خاز بەحسیەکە بۆیە ڕۆمان ئەبلە هەنووسێت خەڵید بوو با بزانی گەورەترین ئینسانەکانە تاریخ نەخۆش وگن کافکا داسایۆفسکی مارسل پرۆست نیچە شۆپنهاور سپینوزا تەواو ئەوانەی کە لەم تاریخە یەک شەخسیەتێکن چ لە هۆنەرۆ چ لە عیلمۆ چ لە فەلسەفەوە چ لە ئەدەبیات و چ لە ئەدەبیات و ئینسانهایەک بووگن کە زامەکانیان بە ئەوێ گەیاندبنی تۆ خانمەکەم هەرچی شتە خوبە و تۆ خەیلی خۆشببختی ئیتر دەردە چییە ئیتر مەرەزە چییە وەختی هەرچی شتە خوبە و تۆ حاڵە خاسە و لێو نەقۆمیاگە و زامن نییە و دەرتیان نەکردگە و بێسەرزەمین نەوگیت و ماهیەتیان نەسڕێگەسە و دێت تۆ کێشەت چییە دەروە دەرچوو گیاتکی وایتە نۆروێژە ئەی تۆ حتمما شتێ پاڵی پێتۆ نیاگە یا ئەوەی کە ئازادیت لێ سەلب کریاگە سەرزەمینت لێگیریاگە یا ئەوەی کە برسی توگە یا ئەوەی کە نەتوانیگە بۆ خۆت حەیتەران بکەی داستانێ بووگە تۆ وایتە نۆروێژە بوو وایتە نۆروێژە ئەمە کێ فێرتانی کردگە تا قسەکەی و تۆ نەخۆشی قورە خۆت نەخۆشی خۆت کاوەلی خۆت حاڵیت نییە خۆت شەهامەتت نییە تەکە دەردەکانە خۆتا ڕوبەڕوو بووی تۆ من فرە حاڵم خاسە موسەکەنایی لە خوات فرەمەوە جەهەم ئەم مەردمە گشتی کاولە تۆ حاڵیتە کاولیان کردگە تۆ حاڕی نەزانی یعنی چی لە دەرەجەی یەکەمدا خۆت لە خۆت بیر بکە بزانە بۆ تووشیان وامە بووی دەرەجەی دووەمە بچۆ کۆمەک بگرن لە مشاوەرێک لە کەسێک کۆمەک بگرە بزانە شکستەکانی ژیانت لەکوێن تۆ بۆچی ئاوات بەسەر هاتووە بۆ بیر بکەوە لە خۆت و ئەمانش بە دوژمنی من مەزان من دوژمنی تۆ نیم خانمە گوڵاڵە کەمانگەر عەزیزم لەبەرەوەی فکر نەکە ئێمە زوان لەناوت دەممانە ماسیاگە بە قەوڵە کرماشانیەکان پەشەوە ناوت دەمەمان بۆ کسەواتکەی نا پەشەوە ناوت دەمەمان بۆ کسەوات نییەکەی ئەوەی شکستی خوارگە ئالان تۆی تۆ 6 مانگ عمق ڕابتەکەت نەوتەکەدانێکە لە عمری 40 ساڵەگیە 40 خوردەیە ساڵەگیە چوی کوڕە جوانێکە دۆزیوە نەگەیە 6 مانگ ڕابتەکەت هاتی وە ختمە بە مەرگە ئەم کوڕەوە مەرگە مەشکوکە ئەم کوڕە بوو دەی ئەمەش تۆ کەسێک خۆی لە شکست 2 ملیۆن شکست وانە ناو زندگیە شکست بۆ مردم بەرجەستە ناکات و خانمە کەمانگەر
تۆ حملەی شەخسی ئەەکەی بۆیە من جواوت ئەدەم و ئەمە دادگای مردمە مردم ئەبی سێت مجرمین چۆن خەریکن بەرخورد ئەەکەن و من خەریکم جواوت ئەدەمەوە تۆ لە ماڵە شیشەیە دانیشکی بەرد مەگرە مردم ئەنگ و بەرچەسپە ڕەوانشناسی مە لە مردم بدەی لە مردم لێت ئەدەن 1 ملیۆن درزە لێت هێرنە دەرەوە 2000 سندرۆمە لێ یەکێشنە دەرەوە کابرا لە ژێرە دەسە عەلیە خامنەئی ڕۆژێ 20 دەحفە ئاوسە کرێ تەجاوزی پێ ئەەکەن تێ قسەی ڕەوانشناسی ئەکا تێ قسەی جامعە شەناسی ئەکە بابە تۆ کاولی بچۆ پێی کارە تۆ حاڵە خاص نییە تۆ خایلێ کاولی کەوتکیتە کتمانە خوات تەوەهم ئێوەمانان لێتان داگەوا فکرەکەن خەیلێ دنیا خاسە من خەیلی خۆشبەختم تۆ وا فکرەکەی تۆ بۆیە تێتە ناوە خیابانە سنەیەژی کوبانی تەنیا نییە سنە پشتیبانیە سنە ئەگەر ڕازەکە خۆی پشتیوانە خۆی وێت کوبانی پێشکەشە من خۆم وە جوانە خۆم وتم من لە کونە زامەکانە خۆم هاتمە دەرەوە من وتم با هاوڕەنجەکانم بێن من هاتم من لە کونە زامەکانم هاتمە دەرەوە باس ڕەنجەکانە خۆمەکەم با هاوڕەنجەکان بێن شتێنیە کە من شاردە بێتمەوە کوردبوون ئازارکی سەختە و ئەمە وتکە من و بارها ڕووم کردە ئێوەمانانە بەرساختەی نظامە ئەمنیەتی کۆرپڕیتیە منتەقە وەوتم پێتان وتم ئێوە نازانن کورد بوون یعنی چی نازانی بێ سەرزەمین بوون یعنی چی من لە تەمسیلە دەریاچەی یەخا وتم ئێوە لە بەرامبەرە ئینسانێک کاوێسیاگن وا خۆی ئەزانێ سەرزەمینی لە دەستداگە من ئەزانم سەرزەمینم لە دەستداگە ڕاستی لە قسە چرت و پرتانی گوتوتە قینم بەڵام ئەوەی کە هەندێک مزەخرەفە دوتەوە ناوە دلیل ئەوەی کە من پێم وابێت و دوژمنی منی نا ڕاستی هەندێک کێشەکەت ئەوەیە کە خۆت بێ ئەوەی کە هیچ بزانی لە بابەتانێکە هەر نازانی چییە و هیچ لەبارەی و نازانی هەڵە قورتێنی کێشە سەرەکیەکەت ئەوەیە و چون خانمە گوڵاڵە کەمانگەر ئەگەر من نەمزانایە تۆم ناهاوردە گۆ ئەگەر من نەمزانایە نەعیمە نەجەفیم وادار نەئەکرم ڕۆبڕوا ئەو عەکسە لە خۆی بگرێەوە دای بنێت خانمە گوڵاڵە کەمانگەر با بزانی ئەمە تریبوونە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆز ئەمە دەورانە تفاق و دادگای ئومەتە کوردیە ئێوەی وادار کردگە خەریکن قسە ئەکەن بە مەقاش خەریکە قسە لە دەمتان دەرتێرێت ئەنا ئێوە نەتانگەرەک بوو قسە بکەن خوا هەڵی ناگرێت تەواو بوو ڕووی پەیکاری و خوا عەفوی کا و بەڕاستی کوڕی خاسێک و مرد و تەواو ئەوە وجدانە بیدارە ئینسانە کوردیە ئەوە ڕۆحە ئینسانە کوردیە یەخەی بە ئێوە گرتکە لەم دادگاهە ئومەتە کوردیە بە ئێوە واوادارتانەکە قسە بکەن دقیقاً چون دادگانی تو تەسەوەرەکەی دادگای ئەمکاناتی لە کۆڵێنەوەی دادگا تو نییە ناتوانی بزانی چی بە چییە هەندێک قسە لە مناوەلا تێرم بە تۆیە من پێتم وت لە جەریانە میدیا لە دموکراسیا ها پێتم وت ها تێت پۆخڵەواتی وا عیدەیە قودرەت وا لە دەستیانە من نە حەلیمە کوردستان وا لە دەسم نە هەولێر وا لە دەسما نە هێزە پۆلیسم هەست نە پزیشکی قانونی وا لە بەردەسما نە بازڕەسم انتخاب کردگە من لە سناریۆیە وا ئێوە بە هاوکاری یەکتری تۆ نەعیمە نەجەفی ئەرسەلانە یار ئەحمەدی تۆ
تۆ شەهریارە تەحماسبی تۆ حکوومەتە حەلیمە کوردستان و دەستگاهە پارتی لە پۆخڵەواتێکە خەریکن ئەیکەن یەخەم پێتان گرتگە داگن مەبەرە پرسیار و ئێوەم بردگەسە حزورە ئومەتە کوردی تا قزاوەتان دەربارە بکە ئێوە دەمتان کردگەسۆ من ئێشێ بێم ئەمانە ئێرا بدەم من وجدانە بیدارە ئومەتە کوردیم وا ئێوە چەمبەرتان داگە بەسەر ئەم سەرزەمینە بە داگیرکەرەکان و ئەبزارتان وا لە بەردەسا ئەم ملەتتانە ڕاماڵی و ئەم ملەتە لە بەرامبرە ئێوە ئەوێسی ئەوە من وێسیام ئەها وێسیام یەک نەفەر بووم بە هەزاران نەفەر وەکو واتۆ تا بزانی ئەم سەرزەمینە ئینسانی واتیە و ئێوە ئەم ئینسانەتان سەقەت کردبوو ئەلکەنتان کردبوو نەیان ئەتوانی قسە بکەن لەبەرەوەی ئینحساراتە ئێوە بمێنێ کۆشکەکانتان بمێنێ تایتڵەکانتان بمێنێ جنایەتەکانتان تەوجیهکەن بۆ خاتری ئەمە مەردمتان ئەحمەق کرد وە لە ئێمە ئەترسن خراو ئەترسن کەی ئێوە ئەفەحمن حەقیقەتە ئەم کەلامە کوردیە وەختی نابود بوون وەختی ئەو جۆرەی وا لە داستانە ئەدیانە ئیبراهیمیا باسە قارون ئەکاوا خواردی ئەو وەختە ئەفەحمیت وەختە جەریانەکەوا مەعمەر قەزافیان لە کونەکە دەرهاورد ئەفەحمیت ئەو وەختە ئەفەحمیت حەقیقەتە ئەم داستانە ئەو وەختە تۆپەی پێوەی خەیرە دێرە وەکو داستانە فەتحە مەککە و ماجەراوی مشرکینە مەککە و ئەبوو سوفیان ئەو وەختە ئەفەحمیت بێ ئەمان بگریت ئەو وەختە خەیرە دێرە تۆ ئیدامەی بدە ئێوەمانان ئیدامە بدەن بە کارە خۆتان بیکەن خونجیاگە بۆتان تا بە ئیمڕۆ ئیدامەی بدەن هەر لەم زوانە یەدیشە فارسیە لەم تاریخە جەعلە جوولەکە نوویسە ماجەراوی مەرگە نادرشا باسەکە مقتەدرترین شاهە ئێران وا سنوورەکانی بردە زەمانە خسرە و پەرویز شەو کوشتیان سەربازەکانە خەیمەی خۆی ڕژیانە سەری وە کوشتی ئەماغا ئەچوو بۆ فەتح ئەفغانستان سوحا سەر نادریان بڕی کردیانە سەر نەیزێک وتی سەر شەب سەر قەتل و تاراج داشت سەحەرگەه نەتەنسەر نەسەر تاج داشت سەر شەو ئەم سەرە سەوداوی قەتل و غارەتی بوو بەرەبەیان نەسەر نەتەنسەر نەسەر تاج داشت نە لەشی سەری بوو نەسەری تاج شاهی پێوە بوو ئەم دنیا ئاواسە ئەفەحمن ئێژێ دانێ جاف ئەدێ جاف لە منتەقەی مایشتۆ چوون بۆ کاروان بەرەو کرماشان بڕۆن شەو گەینە ئاواگیێ شەویان بەسەر هات و تیان بڕۆینە ماڵە قوێخا نانێکمان پێبا ئەسپ و ئێسرەکانیان بەستۆ ڕووینە ماڵە قوێخا دانێ مناڵی نەفامیان لەگەڵا بوو کەوتە چاوەقیتکەکردن تەکەژنە قوێخا قوێخا ژیر و دنیا دیدە بوو زانی بەم چاوەقیتکە شەو کە تاریکی داهات و فویان کرد لە چرا ئاغا فکری کرد جێگەکەی نزیکە جێگەی خانمەوە لە قوێخا جێگەی خۆی و خانمی عەوەز کردو ژنە ئەو سایش ئەپلاسیۆنیان نەکرد پێیان قەژین مووی نەوێت مووی بوو پێیان کوڕە دەستی بردە ناوە پێی ژنە وەی زانی پێی ژنە وە لە پێی قوێخا بوو شروعی کرد بە ماڵش و بە لەمس و بە کامە دڵگرتن و بە سەکس وە چێژە سەکسی گرتن قوێخا تەکانی نەخوارخوای شل کرد بۆی کوڕە دەستی برد دەسە قوێخا کە پێی وابوو دەسە ژنە ئەوسا کاریە کرد زەحمەتی یەکێشا لە مەزرا بوو دەستی زۆمخت بوو تەشخیسی سەخت بوو ئەگەر ئەقڵەنەوایە دەسە ژنە یا پیاگە ئیسەیشە فرە مەردمێ نازانێت کێ ژنە کێ پیاگە تەشخیسە حیچێکی نییە ئەو کاورا لە تاریکەشەوە نەیزانی ئەمە دەسە قوێخاس دەستی برد و نییە سەری شەرمگای
خوێخا شووری کرد بەدانە حاڵ و خۆشی بە کاورە دەسی نەکێشاوە خاس کاورا گوڕی تێبەر بوو ئەم جار خوێخا دەسی گرت هاوردی شەرمگای خۆی نیامشتە ئەو کاورا وەسە بەرق بیگری تازە زانی اشتبای کرد تۆزێ مڕی بردۆ دی هیچ خەوەرێنە و هەڵنەسان لێیان بدەن ترسیاوە کاکەی وتی کاکە هەڵسە با دەرچین وتی هەم چیە کرد خوێڕی وتی کورە هەڵسە پێدێژم هەڵسە با دەرچین یاڵا جەماعەت جەم بوون دەربچن جەماعەتە جاف چون هێسر و مێسر کۆبکەنەوە خوێخاوە چراموشیە بەرەو ڕوویان هات وتی ها خاڵ و کاوراوتی خوێخاگان بیوەخشە کەر و نەفام و مناڵ و خوێخابی وەخشەوە گەورەی خوات وتی خاڵ و چەبیە دنیا هەر بیە هەتا بیە ئیجوورە بیە یای ڕوژ هەنە تۆ هامشتە من یای ڕوژ هەنە من هامشتە تۆ هاڕێ بوو ئەمە مەردەمە قەدیمە ئێمە زانی گیانە دنیا وەسە چۆپی هەر ڕۆژواوە دەسێک و دەسێ یەکێک و ئاخم ساڵە تەر دەوران و کێ بوو کێژانشین بوو کێ ڕەنجەڕۆ بوو پاسە و خیاڵان دەوران نەویێردەن هیچ کەس جەهەوڵی گوزەر نەکردن کورە براکەم تۆ فکر ئەەکەی ئەم تەوەهمە وا لێتی داگە هەتا هەتایە ئەم فەسادە هەتا هەتایە وان نییە ڕۆڵە نەهات کەسە مەیدانتان تەکە ئینسانە کوردیا ڕووبەڕوو نەبووگەن با بزانن خۆرە ئێواران لە خۆرە بەیانیان تێشترە با بزانیت ئەو وەختەی وا فکرەکەی ئومەتێکە کوشت ئەو وەختەی وا فکرەکەی هەناسەی چنی ئەو ئێوارە وا فکرەکەی ئیسە لە بین ئەچێت خۆرەکەی تێشترە لە بەرەبەیان ئەتسووتێنێ ئەتکاتە پڕوز و ئەمە عەسر بیداریەم سەرزەمینە و ئەحیای ئومەتە کوردیە با بزانیت چەبیە دنیا هەر بیە هەتا بیە ئیجوو بیە ئەی دەفهنە تۆ هامشتە من ئەی دەفهنە من هامشتە تۆ تحلیل هاي خود کە ئەو کێشەیەت هەیە پێت وایە یاسا و قانونی بۆ خۆت داستان دروستەکەی ئەو داستان دروستکردنانە کێشەی سەرەکیەکە یانە ئاسی بە سەرەکیەکەی بۆ خۆت دەگەڕێتەوە کە زیاتر و تەوەهمەت لە ناوە گەورە دەکات من فکرەکەم یاسا و قانون ئەوەسەوە ئومەتە ئێمە بە درێژایی تاریخ بوو گێسیوە لە چوارچێوەی نەریت و لە چوارچێوەی سنەن و لە چوارچێوەی ئادابا لە ناوە ئەم ئومەتە ئێمە مەوجود بوو بۆیە وەختی پیاگە تەعەڕوزی بە ژنێگە کرد دەنگی لێ بەرزە کردووە مەگە تۆ دایکە نییە ئەوە هێزە پۆلیس بوو کاورا فەورە نێکێشاوە دواوە بێ ئەدەبیە کرد ئەی و تۆ کوڕە کێی مەگەر کاورا فەورە نێکێشا دواوە حیزیە کردەوە مەگە دایک و خۆشکە نییە خوات کاورای کێشا دواوە هەڵیت بوو قانون ئومەتە کوردی دای ئەنێ و دای نیاگە قانون چوارتی هەڵدریاگە حیزبیە کۆرپۆرێشنی داینانێن بڕانە مەجلس جلوس بکەن قانون بنووسن قانون ئومەتە کوردی دای ئەنێت هەروە کە دادگاکانیشی ئومەتەکە بەرگوزاری ئەکا و ئومەتەکە ڕەئیەدا و ئومەتەکە حکومەدا و ئومەتەکە ئیجرایەکاتەوە ئەمە پێژن ئۆرگانیزم ئەفەهمیت؟ ڕۆژ بە ڕۆژ ئەو کێشە لە ناوتدا قوڵتر دەبێتەوە بەڕای من بیرە لە خۆت بکەوە کێشە لە ناوە منە بۆ قوڵترەوێت و دادەگیان کامە کێشە قوڵ ئەمە کێشەز من هەسم یا ئەوە کێشە و تۆ لە نۆروێژوە پڕە پێهڕاکردە کوردستانی عێراق حەلیمێ کوردستان بۆ کوڕێ 15 ساڵە خۆ مناڵتر لێو دوا کوشتتان چووە ژێرە ئاو کامە کێشەز باوە باسە کێشە مەکە وتم مەچۆ حەوزەی مەسائلە خوسوسی ئەمە دادگای مەردەمە مەکە با جواو نەدەمەوە من ڕۆڵەی ئەم ئومەتمە ئەفەهمیت من تەواوە کوردەوارم ئەفەهمی لە قوز ئەزانم بیخەمرێت بە 2 ساڵ نات و ئەری بڕۆیتە ڕێوە خو سابتم کردگە هیزانم
شکایەتەکەشت هەر لێ دەکەم تۆمەتی پۆڵ خواردن پۆڵ دزین و هەروە تۆمەتی قەتڵت لە مندا و دوودان تۆمەتی گەورن و هەروەها دەفترا و ئاڵکردن مانامویان تاوانە لە حتما ئەم کارە بکە حتما بیکە حتما ئەم شکایەتە بکە بێ بچۆ لە دادگای بریتانیا شکایەت بکە بێژە کاورایە هاتگە یەخەی بە ئێمە گرکەوە دادگاهە ملی بەر عەلەیه ئێمە تەشکیل داگەوە ئومەتە کوردی بەر عەلەیه جنایەتی وا ئێمە ئامرانین لە سەرپوشی و لاپۆشانیکردنی لە مشەوەشکردنی و دەرئەچین و پاسخگونین و ئەو دادگای عمومی بۆ ئێمە دانیاگە لەسەر زەمینە داگیرکریاگە ئومەتە کوردیە بێ بچۆ دادگا بچۆ حتما دادت بۆیتە دەستگاهە قەزای ئەنگلەساکسۆنیە بریتانیا حتما بیوەیە ئێوە فعالینە حەوزەی جامعی خەباتکاران ئێوە مبارزینە کورد ئێوە دەمە قۆپان لە پێی فاسۆمی بچۆ دادگا تا بزانم من ئەیوە بۆ یا تۆ ئەیوەی تۆ بچۆ بیکە بچۆ ئەم هەزینە تەقەبوڵ کە وەکیل بگرە و من کێشە دادگا و دادگا نامە بۆ من ئەهنێن و ئێمە ئەچین دەخۆمان دفاعەکەین و تۆ مەسئلەکەت مەترحەکەیت و میش مەسەلەکەم حاڵیت بوو تۆ ئەوەی کردت حملەی شخصی بە من بوو تۆهینە بە من بوو من مەسئلەی عمومی و جرمە عمومی و جنایەت عمومی مەترح کردگە بە پرسیار و دامنیاگە مردم قزاوت بکە وەلی تۆ چون تۆ سەعەت پەیانە کردگە چون حاڵیت نییە چون نافەهمی و ئەمسالە تۆ و حیزبەکەت و ڕەفیقەکانت و بەرساختەکانە وزارەتە ئیتلاعات هەروەکو کوردبازی و دەمە قۆپانبازی و پڕڕووبازیەکانە تویتریتان و فاسۆمی بازیتان و پێشمەرگە بازیتان کە ئەیکەن ئەمیشە یەکێکی تر لەو ماجرانەسە لەم جنایەتانەوە ئەیکەن ئەم دەفعە تەکە خەرا و مۆزەلێکان ڕوبەڕوو بووکەن وانە ساحەتە ئومەتە کوردی و ئومەتە کوردی ئەم دەفعە حکمە ئێوە ئەدات و ئومەتە کوردی ئەم دادگانە ئەگەڕێنێ تۆ ئێمە واینە دەورانت تفاقا لای ئێوە خۆش